وەختتان وەخێر خەڵکە کوردەوار، امیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەمشەو ئێمە تووشە مشکلێک بووین و متعاسفانە نەمانتوانیت هەم دەقیقە کاک تاهای ڕەحمانی بێرین کە بەشدار بێ لە ناو دیبێتەکە. ئەمشەو ئێمە چاوێکە خشێنین بە یەکێتیە نیشتمانی و بەیاننامەیە یەکێتیە نیشتمانی. هەر بۆیە ماتەڵەوین لەبەرەوەی دووبارە من مقدمەیەک نێم و سەر لە نوێ مەجبور نەبمەوە کە دیبێتەکە دابخەم. ماتەڵە حوزورە کاک تاهای ڕەحمانیە بین بزانین دەتوانێت بەشدار بێت ئەم جارەیانە. کاک تاهای ڕەحمانی، ئەگەر تەشریفت هاوردەگە بێ زەحمەت داوای کامێرا بکە. کاک پەیمانجان سڵاو ڕێزمە. وەختت بەخێر کاک تاها. قوربانت بم، مەمنون. سڵاو بە جەنابت و هەموو. خۆ امیدوارم کە دەنگ و تەسویر باش بێت. گەرچێم دیوای لێمان تێک نەچێ بە وایفای وەسڵ بووگە. خب ئەنە کریا بۆ خاترەوەی ئەو مەتنەی یەکێتی بۆ من قابل خوێندن نەبوو. لەم سەرزەمینە ئێمە بەهۆی ژەڵەژیاگی و لێ قەوماویە مردمە ئێمە کە بە شێوەیەکی یەواش و خێدی پەلامار ئەم سەرزەمینە دریا و ئەم مردمە ئاگادار نەبوو چی لێ قۆما. هەر کەسێک و هەر جەریانێ لە هەر کوێسەری هەڵدا خۆی کرد بە خاوەنە ناوە ئەم مردمە و کاولکاریەکی بنەڕەتی بنیادی لە چوارچێوەی خەساندن و نابودکردن و کاولکردن و دەستەمۆکردنە مردمە کووردا بەکار برد. و بەداخەوە لەم ساحە نەبوو و ئیمکاناتەکەشی نەبوو ڕوبەڕووی ئەمان بوونەوە تا ئەم دەورانەی کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هاتگەن و خەریکە تومار دانەدانەیە ئەمانە کۆ ئەکاتەوە. بۆ ئێمە واجبە کە بزانین لەگەڵ کامە حەفیا ڕوبەڕووین و ئەمانە کێن و کێ ئەمانەی هاوردگە و ئەمانە بنە کێن لەم سەرزەمینە چکارە بووکەن. و ئیمڕۆ بەهۆی مشتێ زەڕ و کەوالە گیرفانیانە پاڵیان داگەسۆ و قسەهای شەشمەنی پەنجقەران لە خۆیان سادرەکەن و کەسی سوعالیان لێ ناکا کە تۆ کێ هاوردگتی، لەکوێ هاتکیتە دەرەوە، چ کارەی، کامە زەرورەت تۆی هاوردگەسە ناوە ئەم ساحە، تۆ بە چه شەرعیەتێک و پاڵت داگە لە جێگەیەکا بەناوە ئەم مردمە خەریکی قسەکەی. خب ظاهرن وەختێ لە سەرزەمینێکە بنەڕەتێکی دروست نەوێت، ئێلیتە ئەم مردمە نەماوێت، هەر چاڵەگا و گەند دەهانێک ئەوێت و نووسەر، ئەوێت و شاعر، ئەوێت و ئەدیب سەفتە ئەکەن بێ بڕۆ لە ناوە ئەم سەرزەمینە خەڵکە و کتێ و سەفتە ئەکا و یەک دانە نەخت ناکرێت و لێ هیچ کتێوێک.
وەری گشتی لە پشتسەرە خۆی کتیوەکانە خۆی دانیاگە بۆ فرۆش و ئەیان کێشێنیەوە ڕۆخە خەڵکیە. هەروایش لە فەزای سیاسیە ئەم اتفاقە کەفتگە تەمامە ئەوانەی خۆیان بە یەکیتی ئەزانن نە یەک دێڕ ئەتوانن دەرمۆردە یەکیتی بوون قسە بکەن نە دەربەوردە ئەو ئیدعای شۆڕش و خەبات و مبارزەوە ئیدعایەکەن کردگیانە و سەمەرەکەی ئمڕۆ بووگە بە حکومکردن و کارمەندبوونە نظامە سوڵتە. بۆیە ئێمە چاوێکی پیاخشێنی کاکتا گەرەکرێت دەنگەکانە ئاغای سعدی ئەحمەد پیرە لێبە بەسەر چاو ئەم ئاغای سعدی ئەحمەد پیرە بە قەوڵ هەورامەکانی جێجەبێ کەسی دوێم تۆم کردن وە کەس نەوە کەس شیای نەوە نیوە کەس ئەگەر لە سەرزەمین کوردەوارە نەوێ لە حچکوی دنیا گاوانیشی پێنادەن بیکات. ئەم کابرایە ئەحمەقە. خۆ متعاسفانە لەگرا لە نەقشە کەسێکی سیاسەت بازا خۆی دەرخە. فەرمووی. لە هەزارەی سێم داین تا ئەمڕۆ بەڵام ئێستا لەو بەینا لە 1970 تا ئەمڕۆ لە ئێران نظامی شا گۆڕاوە، لە عێراق سەدام حوسێن گۆڕاوە، لە یەکێتی نیشتی لە یەکێتی سۆڤێت نەماوە بۆتە رووسیا، ئێمە هاتینۆتە شار، پەرلەمانمان هەڵبژاردووە، حکوومەتمانێ ئەو گۆڕانکاریە گەورانە هاتووە بە مامدەلال و بەشیارە زۆری دەستەی دامەزرێنەری وەفاتیان کردووە. و ئەوڕۆ ئێمە لە هەزارەی سێم داین کێشەی ئەو هەوامان هەیە، کێشەی ڕەمزمان هەیە، کێشەی لە گەنجانمان هەیە، کۆز دەکەن لە زۆر جێگای دنیا باسی گەنجەکانی ئێمەیە ئەفریقیان بە هیلاکە چێت و ئەمە کاریسەیەکە ئێمە بمانەوێ و نەمانەوێ بە هەموو تواناشمان هەوڵ بدەین وڵاتەکەی خۆمان جوان بکەین تا گەنجەکانمان لە غاباتەکانی بەلەڕووسیا و لە بەحری ئیجە و لەوێ سەر بنێنەوە و کۆچی دوایی بکەن و بکەین چێن و بسۆکێن. ئێمە شایدێکی خراپە بۆ ئێمە و ئێمە لە وەزعی ئێستادا خوێندنی باڵا، مەکتەب، سیاسەت، کۆمەلگا، دین، پەیوەندیەکان، کێشە کۆمەڵایەتیەکان، جانەی یەکسانی جەندەری، ئەوانە هەموو مەجموعەیە کێشەن کە پێویستە ئەگەر پرسیاری بن پێویستە وەڵامیان هەبی. یەکێتی نیشتیمانیەکە پێی وایە پارتیی سیاسیە پرۆژەیەکی سیاسیە بۆ داهاتوو ئەبێ وەڵامی ئەو پرسیارە نەبێت. بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانە ئێستا ژمارەیەک شارەزا و پسپۆر لە بواری زیادیە خەریکی خۆیان کۆکردۆتەوە کۆ لە 24 سیمان کۆبنەوەیکی فراوان دەگیرێت. بەرهەمی ئەو چەند مانگەی کە خەریک بوونا زیاتر لە 12 کۆبنەوەی زۆر گەورە لەسەر ئاستی پارێزگا ناکراوە. بەو وەضعی کە ئێستا هەیە خەڵک ڕقی لە هەموو دار و بەردە چە موشکلەی هەیەوە ئەو دە زیاتر لە 10 تا 12,000 کۆبووەتەوە خەڵک. ئەمە ژمارەیەکی زۆر گەورەیە لە ئێستادا. بۆیە پێویستە ئەمە بباشی وردەکاری تێدا بکرێ و بکرێ بە بەرنامەیەک و مانیفێستی ژمارە دوی یەکێتی نیشتیمانی بۆ هەزارەی سێم و داهات. ئاغای سعدی ئەحمەد پیرە ببورن پاشی 40 ساڵ لە دامەزراندنی یەکێتی تازە ئەمانە دەرکیان بەوە کردووە کە دەبێت جوابی مەشاکل بدرێتەوە، جوابی پرسیارەکان بدرێتەوە، مەسایلی کۆمەڵایەتی جواب بدرێتەوە، تەنانەت درێژەیەداتەوە تا مەسایلی جیندەری و مەسایلی هۆمۆسێکشوال و ئەمانە. لێرەدا پرسیار ئەوەیە لە توولی 48 ساڵ دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دوای ئەوەی کە خۆیان ناوێنە ئاشبەتاڵ ئەمانە کوتیان ئێمە ڕاست بووینەوە و ئەمە ڕابوون یەکی نوێ و یەکێتی ڕابوو و بەلەخەرە هاتن بەیاننامەیەکیان دەرکرد و ئێستاش ئێمە ئەوەی کە زۆر بەلای منەوە قابلی ئەهمیەتە
و پێویستە خەڵکی ئێمە بیزانن و بارها ئێمە دەبیستین کە خەڵک دەڵێ ئەم خەڵکە بۆ کوردایەتی کوژرا ئەمانە کوردایەتیان کرد خەباتی کوردی بوون شۆڕشیان بۆ کورد کرد جا من پێم خۆشە پاشی فەرمایشاتی جەنابەت لەسەر قسەکانی ئەحمەد پیرە بچینە سەر ئەوەی کە پێی دەڵێن بەیاننامەی یەکێتی نیشتیمانی لە 1976 بزانین واقعاً هیچ ڕەبتێکی بە کوردبوونەوە هەیە هیچ ڕەبتێکی ئەسالە دەتەن بە کوردەوە هەبوو و هیچ ئێمە دەتوانین سەرێ نەخێک لە کوردبوون لە مانیفستەیە ئەو بەیاننامەیە کە ئەو کاتە ئەو حیزبە دەری کرد و بالاخره خەڵکی تووشی ئەوە کرد کە کرا و کە خەڵک بینیمان و ئەنفال و هەڵەبجا لە سەرنجامی ئەو بەیاننامەیە و سەرنجامی ئەوەی کە ناوی دێنرا خەباتی یەکێتی هاتە دەرەوە بزانین واقعاً تا چەندە ئەمە کوردی بوو تا چەندە ئەمانە دەتوانین لە بەیاننامەی ئەسڵیاندا دەری بخەین کە ئەمانە کورد بوون بۆ کوردیان کریا ئوسوولەن شتێکی تر بوون پاشی فەرمایشاتی جەنابەت من دەتوانم ئەویش بخوێنمەوە و جەنابەت نەزەراتی جەنابەتی لەسەر ببیستین ئێستا فەرمون لەسەر قسەکانی ئاغای سعدی ئەحمەد پیرە ئەگەر فەرمایشن بزانە کاک تەها وەختێ تۆ کۆمەڵگایەک خاوەنە ئلیتە خۆی نەوێت یعنی ئلیتێک کە تەمامە دەغدەغەی ئەم کۆمەڵگاسە ئەم مەردەمەسە ژیانە خۆیەسی و ژیانە هاوڵاتیەکانیسی یارانیسی دەرەنجامەکەی ئەبێت بەم ژڵە ژیاگیە لە زەهنیەتە ئێمەمانانە با من لە ئەقڵە سەلیم قسە بکەم تا خەڵک بفەهمێ ئەم قسانەی سعدی ئەحمەد پیرە یعنی چی و بەیاننامەکەی 1976یان بۆ موهیممە بیخوێنینەوە و نەقدیکەین بزانە با من هەر لە قسەی باوە سەرزارە مردن بێژن ئێمە وەختێک ئەگەینە عەسرە تەجەدد یان مۆدێڕنیتە یعنی دەوران جەدید لە ئوروپا و لە حەوزەیە تەغییرات و گۆڕانکاریەکانە ئوروپا ئێمە تێنە سەر کۆڵەکەی مەسئلەیەک بەناوە سیاست تێنە سەر ئەندێشەی سیاسی تێنە سەر فەلسەفەی سیاسی لەگرا اتفاق گەلێک ئەکەفێ ئەوەی کە ئەمڕۆ هەر کەسێ دەم پانۆ ئەکات و ئێژێ لە دنیای ئازادی غەرب لە دموکراسیەکانە غەرب دموکراسی شتە قەشەنگێکە ئەم قسانەی وا ئەم توڕەهاتانەی وا مردم لە میدیاکانە فێر بووگەوە تکراری ئەکاتەوە ئەمە دەرئەنجامی یە سری مشتومڕە تێتە دەرەوە یە سری مشتومڕ تۆ لە ئەوڵ و لە ئوروپا من گوزار ئێژم کۆڕنۆمەتری بەحسیەکەم تۆ لە ئەوڵ و لە ئوروپا حکوومەتێک تەزبەناو حکوومەتە ئومەتی کە جەماعەتی هەست حکوومەتە ئومەتە مەسیحە هەست کە پێویستی بە یەکڕێزیە یەکڕێزیە دینیە و حکوومەتە کلیسات هەست لە وەرچەرخانێکا کە ئەکرێت تەبەقەیە مۆناشتە کە کلیسات دەرەکەون پڕۆتێستانیزمێک کە سەرحەڵدات و زیادەخواهیە کە پادشاهان گەرەکیانە بیکەن کلیسا ئەوەنە دواوە قۆناغە بەعدی حکوومەتە مطلقی پادشاهە لەگرا حقوقە ئیلاهی تێتە وەسەتۆ لە حقوقە ئیلاهی اتفاقێکەکەوێ ئێوە بارها ئەمتانە بیستگە ئەمە ئەگەیتە کام قەڕنەگرێتە قەڕنە 14 15 16 میلادی لەگرا ئێژن تۆ بارها لەم مردمە ئێمە بیستکتە کە حکوومەت باوکە مردمە یا پادشاه باوکە مردمە ئەمتە بیستگە خەڵکی ئێمەش ئمڕۆ لەسەر شەقام و کۆڵان قسە ئەکات لە ناو ئەم میدیانە قسە ئەکا ڕوانگەیان ڕوانگەی مناڵێکە بەرامبەر بە بابەی ئێژەوە بۆ پاسکیلێکم بۆ ناسیبی ئەوە ژنم بۆ ناخوازی ئەو من خەریکە پیرەوە ئەو من ماڵم نییە ئەوە من ئیشم نییە کارم نییە ئێژی لەگەڵ باوکی خەریکە قسە ئەکا ئەمە لەکوێ تێت ئەمە لە سەردەمە حقوقە ئیلاهیاتێت وەختە خۆی ڕۆسۆ لە کتێوە قەراردادە ئیجتیماعیە ئەمە باتڵ ئەکاتەوە
ئێژێ ئەم قیاسە کە حکوومەت باوکە مەردمە قیاسێکی شارلاتانانەی دروزنانەس کە گەرەکیسی بە ئەمرێکی قودسی پاک بەناوە ڕەوابەتە دایک و باوک و باوک و فەرزەن حاکمیەتە متجاوز بشبهێنێت. رابطەیە باوک و فەرزەند رابطەیە سوود و منفعەت نییە. کاورا مناڵەکەی گەورە ناکابێژی سوحا تۆ بووە 20 ساڵە چیم بۆ ئەەکەی ئێشێ هەرچی قەرزە بمدەیتەوە هەرچی خەرجە ئەەکەم بمدەیتەوە وا نایژیت. لذا رابطەکە رابطەیەکی عاشقانەی عەمیق پاکە و ئەم قیاسە غیاسێکی شارلاتانانەست. رابطەی حاکمیەت کە مردمە رابطەی ئەرباب و نۆکەرە، ئەرباب و بەردەست وەمە دروست. دەی وەختی مردمە ئێمە ئەمە نازانێت استدلالە 600 ساڵە پێش ئوروپا تێرێت و بەکاری تێرێ لە حوزەی ڕۆژانە و ئێژێ حکوومەت باوکە مردمە. حکوومەت ئێشێ خزمەت گوزاری بکە وەکو باوکی لە حیچوێ ئەندێشەی سیاسیە کارە حکوومەت خزمەت گوزاریکردن نییە. تا حکوومەت ئەمڕۆ بەناوە دموکراسی ڕۆ بچێتە ناوە تەواو ئەرکانی جامعە نەبۆیی هەست نەمەشیایە بچوایە ئەمە نە لیبراڵە کلاسیکەکانیژن نە چەپەکانیژن. وەلی ئەم تەوەقع کێ ئەیکا کێ ئەم تەوەقعێ لە مردمە ئێمە دروست کردگە؟ جەهل و نادانی نسبەت بە ئومور سیاسی لە مردمە ئێمە ئەمەی دروست کردگە. کێ ئەم مردمەی جاهل کردگە؟ دەستگاهە پرۆپاگاندای ئەمانی وا پێیانێژن ڕووناکبیر و حیزب و دەستگا و ئەمانەی وا قسەهایەک تکراری ئەکەن و قسەهایە داگیرکەرانە ئەم سەرزەمینەسە. دەی ئەم کاورایە سعدی ئەحمەد پیرە خەریکە قساکە. هەر جەریانێک و هەر جەریانێکی سیاسی بۆ خاتری ئەوەی کە لە جامعە مەشروعیەت بگرێ بۆ ئەکتێکە ئەیکات لە یەکەم سەرەتای دەستپێکە خۆی وە بە مانیفێستێک بەیانێک ڕوو بە مردم دەست پێەکە. مانیفێست یا بەیان ڕوو بە مردم بۆ دروستکردنە قەستە لە مردمە. مردم قەستمەند بوێت کارێک بکات. کاکتا من و کوشتی خەتم زەعیفە دەنگم خاستێت بۆ تۆ. دەنگ زۆر باش کاریشە لای من دەنگ باشە نەزانم یارە نەگەر تۆ لە ناو مانیفێستا تەرحەم مەسئلەیەک معزەلێک مشکڵێک ئەەکەی و لەوێ ڕێگەی حەل لە ئەم مشکلە بەحسەکەی. یەکێتیە نیشتمانی دوای نیم قەڕن کە بە وجود هاتگە دوای 30 ساڵ کە وا لە مەسنەدە حکومڕانیە تازە ئیستەگەرەکیسی بێت مانیفێست بنووسێت تەرحە معزەل بکات گەرمایشە زەمین کەش و هەوا تێک چووە بۆ یەکێتی نیشتمانی تۆ کوێی تۆ پەکەنی تۆ ئاڵمانی تۆ ژاپۆنی تۆ کورەی کە بەربگری بە توانەوەی سەهۆڵەکانە قوتب شمال بۆی تۆ چیت کە گازە گۆڵخانەی تۆ بەری پێ بگریت؟ تۆ چ جێگەیەکت هەست لەم دنیایە ئەمڕۆژە لە سەنعەتا چ میزان ئالوودێکی دروست ئەەکەی تا تۆ بێ ئەم ئەزەلە حەلکەی شێپەی اختارە دەیتە چین ئەگەر بێتە دەرو لە معاهداتە بینالمللی داگریتە منیا چین نابوو دەکەی چیەکەی؟ خۆت ئەوەسی تۆ دار بەڕوویەکە تۆ چی ئەەکەی؟ مردم ئێمە چ کارن لە مۆردە گەرمایشە زەمین و تێکچوونە کەش و هەوا؟ ئەزانی بۆ ئەم مثالمە هاورد ئێمە لە سەردەمێکا خەریکی ژیان ئەەکەین وا کۆمەڵێ چت بووگە بە باو دموکراسی ژینگە پارێزی بەدەمە ئاژەڵۆ بوون
قوت و ئاشغال جەمکردن ئەمانە بووگن بە باو بووگن بە ئەکت جامعەی مەدەنی ئەمە مۆدە خۆ تۆ وەختی حیچێکە لە خۆت نییە تێی لەو شتانەی وا مۆدن لە دنیا کەڵکۆرە بی ئەمە یعنی چی یعنی تو شوێن کەوتووی تۆ ئەوە نییە کە ئیدعاکەی ڕەهبەری ئەوە نییە کە ئیدعاکەی شتێکت دۆزی گەسەوە کە کەسێک ئایستە نەیدۆزی گەسەوە کەشفت کردوێت تۆ لە دڵم مشت و مڕێک هاتوویتە دەرەوە نە تۆ خەریکی ئەوەی وا گاوانێک ئیستە بە دیار ماغاکانی وە ئەیزانێت تۆش ئەیزانیت و ئەمما گەنجەکانمان لەم سەرزەمینە ئەڕۆنە دەر چیەکەی سە تەرح موعەزەلەکەت لە ناو مانیفێستەکە تا ئەمەسە خەڵک بۆ هیچ و پوچە بۆ بێ هەمە چیزە هیچ و پوچە بۆ سەرمایەی سابتیان لە دەست دەرتێرن ها بۆ ئەم مردمە ڕۆژ بە ڕۆژ بێمالکیەتتر ئەوێت بێ هیچتر ئەوێت هیچ و پوچیش کریاگە یعنی بە کەڵکی هیچ چێنایێت بۆیە هەڵەسێ سلێمانی جێتێڵێوە پەلەپەترۆ خۆی ئەنێ بە بەحر ئێژەوە یا ئەخنکێ یا خۆی ئەگەینێتە کارواشەکانە ئوروپا دەی ئەمە تۆ چی تیاتەر حەکەی ئەوەی کە تۆ بۆ ئەم خەڵکە بێ هەمە چیز کردگە نابودی یعنی چی یعنی چی نابودکردنە خەڵکی یعنی چی یعنی لەشە فیزیکی بکوژی ڕۆحی بکوژی بێ کەڵکی کەی بێ مەسرەفی کەی لە خۆ بێزاری کەی نابودی یعنی چی تۆ ئیسە چی تەرحەکەی لەم مانیفێستە وا 11,000 نەفەرە بۆی کۆکردگەس و پسپۆڕ بۆی کۆکردگەس و ئەحمەد پیرە پسپۆڕ بە تۆ بێژی چەخەوەرە ئەمانە هیچێکیان خۆ نییە کۆمەڵێ نەمایش ئەدەن لەولاوە ئێژن جەلەورگە سیاسەتمەدار و جەلەورگە دوو لاپەڕە لە مەغزیە نهات کەسە دەرەوە ئێمە بیخوێنین و بزانین ئەم جەلەورگە چی وتکە تەمامە قسەیان ئەمەسە وەکو ئێدێ تێکنۆکرات تێنە بەر و تینگ تانکمان هەس و پسپۆڕمان هاورگە و میلیتۆکراتین و پارە ئەدەین و وەکو وەختەکەوە مەسە بارزانی مەسەفا پاڵی داوە یارۆ جوولەکە ئەحمەقەکە بەناو برناردنەوەی بەڕاسەری و وێسیا و ئەم خەریک و سێوی پۆسە گرتەوە سێوەکەی حەوای وەدەسۆ بوو سێوەکەی نیۆتۆنی وەدەسۆ بوو مەسعود ئەمە نەمایشە تەعاترە مشتت دەهاتیە بۆ مردمێک لە خۆیان کاولتر واو مردمە نافەهمێ وەلی وەم تەسویرانە ئەخڵەتێت متوجه بووی خۆبی سەبابێن بزانین جەلەورگە وەخت خۆی چ قەڵەتێکی کردگە لە بەیاننامە یەکیتیە با بزانین ئەمەی پێئێژن بەیاننامەست یا سەرماقولات لێدان و تەقلە لێدانە ئەحمەقانەست ئەمە بەیاننامەست بەیاننامەی سیاسیە تیا تەرحەم مۆعزەل کریاگە تەرحەم مشکڵ کریاگە ئاخر ئێوە کۆمەڵی وڵاخ ئەزانن بەیاننامە چییە کۆمەڵی وڵاخ ئەمە لە پێ ئامارێک کە لە دامەدەستگاکانی خۆیانەوە زاهرە ناتوتە دەرێ ئەم زنجیرە کۆنفرانسانەی وا لەم بینەدا بەستیانەوەی ئازاد تۆفیق لە هەڵەبجە و کۆمەڵی لە سلێمانی و لە چەمچەماڵ و ئەوەی شاناز و ئەمانە حدودی چەند ملیۆن دۆلارێکیان پێ قوت داوە زاهرن سیاسەت دەرەکەوێت کە ملیۆن دۆلارانە بۆ چییە زاهرن نووسەریان ئەجیل کردو فکریان ئەجیل کردو کە بەیاننامەی نوێیان بۆ بنووسن بۆ هەزارەی سێهەم خیاڵت ڕاحەت بێ لەو بۆ گەنانە لە مێشکێ و بۆ گەنانە هەر پشکەڵی واتیە فکریتیان نییە وەلێ ئوستادی گەوجاندنە خەڵکەکەنەوەنە خەڵکیان تا سەد خۆیان سەخیف کردگە تا سەد خۆیان خەڵک سەخیف بووکە ئەم کەسانێک کە بە مزوری بەیاننامە بنووسن هەر بەیاننامەیەک لە بۆ گەوجاندنی خەڵک نووسن نەک لە دەسۆزی بەیاننامەی یەکێتی نیشتیمانی کوردستان
1976 جەماهیری تێکۆشەری کوردستان گەلی عێراقی نەبەست. خب ئەمە ئێوە دیتان ئیتلاعیەس بەیاننامە نییە. تۆ سەیرت دەست پێکە ئەم هاورای ئەحمەق جەلال تاڵەبانیە بکە. ئەوەڵەن تۆ تەرحم مؤەزەل ئەەکەی. ئەمە مؤەزەل نییە، ئەمە ئیتلاعیەس، ئەمە بانگەوازە. چی پێیژن؟ ئیتلاعیە چی پێیژن؟ ئەمە مانیفێست نییە، مانیفێست وا دەست پێ ناکات. حیوان نامەی ئیداری نووسانی فەرقە کاتەکە نامەی عاشقانە. بە شەرەفی ئاخرم قسە قۆڕانە، قسەی چرت و پرتە. کی ئێژێ بە شەرەفن؟ نەبەز لە بەرامبەر کیان نەبەزیاگن؟ لە بەرامبەر بریتانیان نەبەزیان؟ مەلەک فەیسەڵیان لە سەحرای حەجاز و نەهاورد تەباتە ملام خەڵکە عێراقە. لە بەرامبەر کیان نەبەزیاگن؟ ئەم توڕە هاتەوتنە. خب ئەمە ئیتلاعیەس، ئەمە بەیاننامە نیە. هەر لە ئەوە تۆ لە نووسینەکەی ئەفەهمی ئەو کەرەی وا ئەمەی نووساگە فەرق گێزەر و خیار لە یەک ناکاتەوە ترۆزی. تاقێتر بخوێنەوە جا هەر ئەمەسە ئەقڵە مەردم سەقەت ئەبێت ها. بەمە ئێژن مانیفێستی یەکێتی. بەڵێ بەیاننامەی یەکێتی نیشتیمانی کوردستان جەماهیری تێکۆشەری کوردستان گەلی عێراقی. تەوەجۆ بکە، ئەو جەماهیرە ئەوە سوسیالیستیە، ئەوە شوعیە. جەماهیری بە شەرەفی عێراق. خۆ ئەدەبیات چەپە، لەگرا لە ئەدەبیات چەپ خەریکن استفادە دەکەن. ناوسکتان وەڕێ داوەشین مشتێک قاتل نازانم چون بوون و ڕەحبەرە ئەم مەردمە. ئەوە جارێ ئەسەن لە ئەوڵ بە شوعار دەست پێیەکە. تو شوعاری شەگەرەدەیشی لە بنیۆ بدەی دوای تەرحە مۆزەلەکە. بزان با مثالێک بە لە مانیفێستی کۆمۆنیستا کە ئەمانە پەیڕەوی بووبن ئاوا دەست پێیەکە. شەبەهێک بەسەر ئەوروپا ئەسوڕێتەوە. ئەمە شەبەهە کۆمۆنیزمە، نەیوت گەلە بە شەرەفە ئەوروپا، ناوگەڵە بە کەرامەتە ئەوروپا وای نەوت. لەگەڵ مەسئلەیە خەریکە تەرحەکە. بعد ئەم کەر و قاترانە هاتکن ئێژن ئێمە سیاسەتمەدانی ڕەهبەرە مەردمە کوردی. ئەم کەر و قاترانە ڕەهبەرە کاریزما بوو بە ئەندازەی یەخچاڵە 12 فوت پان و ڕەهبەرە کاریزماتی بوو گەنجەلە. یەک نەفەر لەم سەرزەمینە ئەم بەیاننامەی ئەحمەقانەیە نەقد و نەکرد بەسەوە. یەک نەفەر. درستە زەمە بەبزانین واقعاً ئەمە چەندە کوردیە و ئوسوولەن ئەم بەیاننامەیە کە لەسەر خەتی فکری چەپەوە دەرهاتووە چ ڕەبتێکی بەوە هەیە کە لێرە ڕەبتی داوەتەوە بە مەسەلەی تواندنەوە و بە عەرەبکردنی کوردستان لە توانەوەی مەردمی کورد. کاکە بە ئینحرافی مەوە لەگرا ئێشێ مەسئلەیەک تەرح بکرێ، مشکڵێک تەرح بکرێ لەم بەیاننامە. بزانن لە مانیفێستی کۆمۆنیستا مشکڵ تەرحکردنە مشکڵ ڕەهاویە تەبەقەی کارگەرە، ڕەهاویە چینە کرێکارە. شێوەی حەل لە مشکڵ خودە کرێکارە، خودە کرێکارە کە ئێشێ بوێت و تەبەقە وە ئێشێ لەگەڵ سەرمایەداری عێشەکە. خۆ ئیسەبا بزانین مۆزەڵ لەگەرا چییە؟ ئادێ سیاسەتی تواننەوەی نەتەوەی کورد و بە عەرەبکردنی سوڵتەی دیکتاتۆری شوڤنی بەعس بەرامبەر گەلەکەمان پەیڕەوی ئەکات شتێک نییە کە لە ژێر پەردەی ڕزیوی چارەسەری ئاشتی و دموکراتیانەی مەسەلەی کورد و حکمی زاتی ساختەدا بشاردرێتەوە. خۆ ئەمە خێلە مهمە. بگەڕێرۆ یەکەم خەتی وا دەست پێکە. بخوێنەوە
سیاسەتی تواندنەوەی نەتەوەی کورد وە بە عەرەبکردنی کە سوڵتەی دیکتاتۆری چوڤینی باس بگرە سیاسەتی توانەوەی نەتەوەی کورد وە بە عەرەبکردنی خۆ ئەم سیاسەتە بەحس ناکرێت چی شکڵیە ئێستامە ئێشێ بێژین ئەم سیاسەتە کە نەتەوەی کورد ئەتوێنێت و چه شکڵیە چییە ئەم تۆ لە بەرامبەرە ئەم سیاسەتە ویسیاگی ئەم سیاسەتە ئەبعادی چۆنە زاویەکانی چۆنە خەریکە چی ئەکات چۆن گەلێکیسی کورد لە بین بواوە بیکاتۆ عەرەب تەوزیح نادات خۆ ئەمە قسەی ناوی تاکسی و کۆڵان و تای ئۆتۆبوس و ناوی پاس و ناوی گازینۆکان و چایخانەی شەعبە وەخت تاوڵەکردن ئەم توڕەهاتە ئەمە بەیاننامەی ڕەهبەرێکی سیاسی بۆ قیامێکی سیاسی نییە ئێستا ئەو لەگرا ئێژێت گەرەکیانە کورد نابوودکەن یەک بیکەنەوە عەرەب تەوزیح نادات لەگرا دەست ئەوە بۆ شتێکی تریش ئەم کورد نابوودکەرە بە عەرەبکردنە بە ئۆتۆنۆمی ساختە و بەچی حکمی ذاتی بە حکمی ذاتی ساختە دەی چارەسەری ئاشتی و دموکراتیانەی مەسەلەی کورد و حکمی ذاتی خب چارەسەری ئاشتی و دموکراتیانەی کورد و حکمی ذاتی ساختە نایێت ئەم دەوڵەتە عێراقیە بەعسە گەرێکی کورد نابوودکە ڕێگە حەلیشمان لەگەڵ ئەمە لە ڕێگەی سڵح و ئاشتی و دموکراتیک و چارەچی چینەوەوە چارەسەری ئاشتیانە و حکمی ذاتیەوە نییە حکمی ذاتی ساختە نییە ئەمە هەمان خودموختاریە کەس وا سەدام حوسێن پێیانیدا ئیستە لە ساڵی 2022 دوای ئەم گشتە فەسادە کە کردگیانە ئەم تخمە فاسدانە بە ئەندازەی ئەو وەختەیانە نییە ئیستەیش نیسیان بە ئەتلاف دکتۆر محمود عوسمانی کە من هاورد من ناوە دیبێتە قیامەتیانە هەڵەبجە و ئیستەیش ئەو دەسەڵاتی وەختیانە نییە خۆ ئەمە کێژێتی ئەمە جەنە وەرگە ئێژێتی وا وەختە خۆی هاتە ئەگرا بووە فعالە مەدەنی باز وتی کێشەی کورد لە ڕێگەی ئەسڵاحە هەل ناکرێ وان مەسعود مستەفایی وت ئەمانە بە گفتوگۆ تەکە حکوومەتە مەرکەزی عێراق بوو حکوومەتە مەرکەزی عێراق خودموختاریشی پێیانداگە و قانونیشی کردگە سۆ بردگەسێ ناوی دەستور ئەمانە ئێژن ئەمە ساختەز ناکری نایچێژێ سیاسەتەکەی حیزبی بەعس چییە کە کورد نابوو دەکات نەیوت خب دووبارە ئەم خەتە بخوێنەوە دێ ئەم خەتە پڕە لە ئیراد بە عەقڵی ئیمڕۆیان ئەمانە گێرە شێوێنە درۆزنە کڵاو بەردارە مخەڕەبن بە عەلەیه دەوڵەتی عێراقی تۆ ناتوانی بێژیت سیاسەتێک کە دەوڵەتە عێراقی بەکاری ئەوە بەرامبەر بە کورد چ شکڵیە کە ئیتر ڕێگە حەل لە ئاشتی خوازانە و دموکراتیک و خودموختاری چاری ناکە خواهی پێ پیانی هەروە نایشی بۆ متامە کێ خەریکەم کارەکە کێ ڕای سپاردەگەم تۆ ڕەهاتە بێژێت دووبارە بخوێنەوەیە سیاسەتی تواننەوەی نەتەوەی کورد وە بە عەرەبکردنی کە سوڵتەی دیکتاتۆری شوڤینی بەعس بەرامبەر گەلەکەمان پەیڕەوی ئەکات شتێک نییە کە لە ژێر پەردەی ڕزیوی چارەسەری ئاشتی و دموکراتیانەی مەسەلەی کورد ئەمە لە داخلی پەرانتێزدایەوەتە ئەو قسەی کە سەدام لێ کرد ئەوەلیسە ئەو پەردە ڕزیوە ئیستا بووگە بە پەردەی زێڕینەیەوە بەڵا ئەولیسە پەردەی زێڕینە گرتتانە بەدەستانەوە و ڕێگە حەل لە ئاشتی و ئاشتی خوازانە و ئاشتی دۆسین و ئاشتی خوازین و حەزیپەکەین و شتە قەشەنێکە و لە ڕێگە ئەسڵحە ناوێت و ئیستا گشتتان وەرد و دەرستان سەرە پێی هەڵەکەوێت لەم تۆڕەهاتە هێژی وەلی ئەو وەختە جەلە وەرگام قسانەی نەکردگە نا خۆب ئەدامە بە و حکمی زادی ساختەدا بشاردرێتەوە بە تایبەتی پاش ئەوەی سوڵتە بێشەرمانە هەزاران خێزانی کوردی کۆچ پێکرد بۆ خواروی عێراق و سەدان دی کوردستانی چۆڵ کرد و بە عەرەب
بەعرە پڕیکردنەوە و ساکارترین مافی نەتەوایەتی و دموکراتی گەلی کوردستانی پێشێت کرد، هەروەک چۆن سیاسەتی دیکتاتۆریانەی بەعسی و کاکە بێس بەڵێ ئەوڵەن سوڵتە چۆن شەرم ئەکا، سوڵتە چۆن شەرمی هەست تا ئەم سوڵتە بێ شەرمانە ئەم کارە بکە، لە چی ئیشێ شەرم بکە. ئەمە ئەدەبیاتت دەهاتە، وا تۆ نێتە حەوزەی تەمەدونیە شارە لە سیاسەتە دنیای ئەمڕۆ تێنەگەیی. بزانە کاکتا هاو با من مثالێک بەمە خزمەتە. تۆ بارها فیلم ئەوێنیت لەم فیلمە هالیوودیانە کابرای ئینگلیسی خەریکە مەسڵەن ڕۆڵە کابرایەکی مافیا بازیەکە، وەکو فیلمە گادفادر، ڕوا ئەدا لە باوکە کاورا ئەیکوژێ تێت ئێژێ this is business nothing personal. ئەمە کاسبیە و هیچ شخصی نییە. بۆ ئەو فکرەکە وەختی ئەم قسە بکا کوڕەکەی کاورا نادا لە ئەمری کوژێت، چون وا فکرەکاتۆ لە ناو جامعەی ئەمان وا باوە هەر کەسی بۆ منفعەتە خۆی ئیشێ کار بکات و کار یعنی سوود بردن، منفعەت بردن، بەرژەوەندی پاراستن. لذا تۆ لە ناوە کار تا وەختی بەرژەوەندی خۆت بپارێزی کارە دروستێکە کەکە حتا گەر باوکە کاورا و کوشتنە. ئەساس کارکردن و پول دەراوردن و بەرژەوەندی خواردن. بۆیە ئەمە بەڕاحەتی لە ناوی ئەم فیلمانە ئستدلالی پێکری. مەسەڵەن لە ناوە فیلمە جەنگۆوە کابرایەک وا خەریکە بەردە فرۆشێ کەوت کەسە ژێرە حیوانات بەردەکان تێن بڕۆن بیکوژن ئێژێ بابایەوە کوڕە خاسن خۆ ئێوە زانن من هیچ مشکڵێکم تەکی ئیهوان نییە، ئەمە کاسبیە، من کارە کاسبی خۆم ئەکەم. خەڵەسین حەدیەکەین. ئەمە لە پشتە کامە منتقتێ، لە پشتە ئەو منتقەتێکی مەوانە دنیای سەرمایەدار یا هەر کەسی سوودە خۆی تعقیبەکە من ئەمە ئەزانم تۆ ئەوە ئەزانی، لەزا ئێمە لە تعقیبکردنە سوودیشا بین لە یەکتریش لە یەکتری بکوژین، کشین و نەفرەتمان لە یەکتری نییە، بەرژەوەندیە. هەر بەم قەناعەتە تۆ ئەگەر وا فکرکەیتەوە توش بە عنوانە کوڕ دەتوانی هەڵگەڕێت و بژی من لە سەربازە تۆ کوژم، من لە تۆ ئەوڕم، من نایڵم تۆ ژیان کەی، نایڵم بێتە ناو سەرزەمینە من، چون منیش بەرژەوەندی خۆم هەست، پوڵم گەرەکە، سروەتم گەرەکە، خاکم گەرەکە، ئیمکاناتم گەرەکە، دەسەڵاتم گەرەکە. this is business. لذا کاورا ڕواتە دواوە. وەلی چون مردمە کورد گەرەکیانە نابودکەنەوە نابودیان کردە، کوردیان لە حەدە دیهاتیە هێشکەسە و تۆ زوانەکەت زوانە حەوزەی تەمەدونی نییە، زوانە دیهاتە. تۆ ئەسڵ نافەهمی سیاسەت چییە، مناسبات سەرمایەداری چییە، دنیای کەوتکیتە ناوی چییە، هەل لە خۆت و تۆ ڕەحاتەیتە دەرەوە. بۆیە هەڵگەڕێت و ێژی سوڵتەی بێشەرمانە. ئەمە نوکتەی ئەووەڵ. ئێمە شتێکمان بەناوە سوڵتەی بێشەرمانە نییە. دووە من ئەو کاری دەوڵەتی عێراق کردگەسی مەگەر ئێوە نەتا کرد، مەگەر ئێوە نەتا کرد. دەوڵەتە عێراق تعریبی کرد دەیتۆ لە ساڵە 91 و لە ساڵە 2003وە کە دەوڵەتی عێراقی دانیاگە 51% خاکە ئەحلیمە کوردستانە وا لەژێ لە دەست دەوڵەتی عێراقیە بەڕۆ هەڵی دەرەوە دیارە سەوچلەکەتا وەلی نەفت ئەتوانی لە ژێرەوە دزی بفرۆشی. چۆن نەتوانی نەفت لە ژێرەوە دزی بفرۆشی وەلی نەدەتوانی 51کە بیری تۆ؟ ئیستا چی؟ ئیستا لە ژێرە دەسێ ئێوە و شەریکەکانە بەغاتان و برا عەرەبەکانتان ئیستا تعریب ناکرێت، ناکرێت. هەولێرش تعریفرا تعریب بوون ئەوە نەبوو تۆڕی دەستوری عێراقی بنووساوە، تۆ نەبوویت مردمە ئێمەت کردە مواطنی عێراقی وا 80 ساڵ عمرێسی دێ ئەم ملەتە عێراق بوونە، ئەم مەواطنی عێراق بوونی سەیوە دەم تا قسکەسە شادەمارەکانە بابەکانتان وا مرد بۆ دروستکردنە دەوڵەتی عێراق. تۆ دەوڵەتە عێراق دروست ئەەکەی تا بووی تۆ مەواطنە عێراقی، مەواطنی عێراقی بوون هەروانیەوە ئێشێ ئەم مردمە بێنیتە خوار و شەقی تێ هەڵدەی لە ماڵە خۆی دووری کەیت و بیخیتە ناو شار، بیکەیتە شارمەند شار خەڵکە حەواشی ئەم شارانە بێ هەمە چیزیان کەی، هیچ و پوچیان کەی تا بۆ تۆ بوون و مەواطنە عێراقی. مەگەر وانیە؟ مەگە خۆتان واتان نەبکەن؟ یعنی چی بشرمانە؟ خۆ تۆ دیت ئەم تێ هەڵدریاگە جەلە وەرگە
هیچ قسەیەکی بۆ کردن نییە لەگەڵ قسەی سیاسی قسەی ناوی کوچە کۆڵانەکە جەماعەتێکیان برگەسە جنوب عێراق و نایە خواردن مەگە عێراق مەڵخە مشاعە مردنە عێراق نییە مەگە تێ هەڵدریا خۆت ئیستە ناژی ئێمە عێراقین کابرای عەرەبی بەغایی بیعالەگرا پاڵبات و ئێمە عێراقین مەگە خۆت نایژی دێ مڵکە مشاعیانە و مەیدێسی ئەیگۆزیتەوە کاوران من نادات شناسنامە عێراقی ناگریت وە زۆر ئەیکاتە عێراقی هەڵی ئەکەنێ لە شەرایطی ژیانە خۆی و بەرهەمهێنانە خۆی تا وابەستەی دەوڵەتی عێراقی بوێت تا شناسنامی دەوڵەتی عێراقی بکری مەگەر ئێوە واتان نەکردەوەم خەڵکە مەگە خۆتان وەم کارە ناکردەوە خەڵکە بەڵێ بەڵێ ئەگەر لە زمانی سەدام حوسێندا کەرکووک عەرەب دەهاتە کەرکووک ئێستا بەپێی ئەمارەکانی خۆیان 700,000 مڵک لە نێو شاری هەولێر بەناو عەرەبەوەیە خاکە مشاعە عێراق خاکە مشاعە مردمە عێراقە ئەمە بەهای بە عێراقی بوون و ئەزانیتە 170 نەفت خەریکە ئەخوا پاڵی داگەسۆ فاسۆلیا ئاکا و وردی بوو گەسۆ 3 کیلومتر لە تاو کار نەکردن و فەسادا مفت و دەتۆیشە گوتە ماڵەتەنە عێراقی تر تا بتوانێ و پوڵە مفتە بخۆی درست ئەی مەگەر ئەمان خۆیان بە پەلەپەتر نەچوونە عێراق بەغا و قانونی عێراقیان دانیە دێ ئەمە دەوڵەت سازیەکە ملت سازیەکە چی بکە بەڵێ بەڵێ تعریبیانی بە عەرەبکردن کە بە تایبەتی پاشەوەی سوڵتەی بێشەرمانە هەزاران خێزانی کوردی کۆچ پێکرد بۆ خوارەی عێراق و سەدان دێی کوردستانی چۆڵ کرد بە و بە عەرەب پڕی کردنەوە و ساکارترین مافی نەتەوایەتی و دموکراتی گەلی کوردستانی پێشێر کرد هەروەک چۆن سیاسەتی دیکتاتۆریانەی بەعسی و زەوتکردنی تەواوی مافە دیموکراتیەکان گەلی عێراق خۆ ئەمە شاید خەڵکێکی عادی بێژیتی تۆ لێ قبوڵکەی چون نازانێ بەڵام کەسێک کە پێژی ڕەهبەرە کاریزماتیک وا وردی 3 کیلومتر زلام ئەی بەم قسانە بکە مافە ڕەوای نەتەوایەتی چی ئەو تیکە بخوێنە دووبارە بەڵێ و بە عەرەب پڕیکردنەوە ساکارترین مافی نەتەوایەتی و دموکراتی گەلی کوردستانی پێشێر کرد ئەوان تۆ نەوگی تۆ گەل تۆ خۆتیش 2003 چووی تۆ بووی تۆ گەڵە عێراق تۆ گەڵ نییەی چون حیجە ڕەوایەتێکە لە گەڵبوونە خۆت نییە ئائیستا پێتم وت کاورە ئەژی دیسیز بیزنس بزانە تۆ هیچ وەخت نەتوت کە خۆت کی تا ئەوەی بەرامبەرت حساو بۆ تۆ بکە تۆ دەوڵەتە عێراقیت قبوڵ کردگە مەواتنە عێراقی بوون و قبوڵ کردگە ئیستا هاتکی داوای مافە چی ئەەکەی تۆ یەک شتە هەست بە عیدوانە ئەقەلیەتێک گەرەکت بێ لە ناوە قانوونە یەکسری ئیمتیاز بە تۆ بن ڕێگەکەی ئەوە نییە وەکو ورچ بیتە و کەژوکێوە چنگ بیتە خەڵکی ڕێگەکەی ئەوە بچی خەباتم مەدەنیکەی وا ئیستا خەریکیەکەی وا ئیستا خەڵکی هانە دەی وا بکەنە پس تۆ غەڵەتە کرد ئەسڵحا گرتە دەست بێجاڵ کرد ئەسڵحا گرتە دەست مافە شەهروەندی شارۆمەندی مافە سیتیزنشیپی ئەسڵحی لەگەرەکە ئەگەر تۆ بتوێت وتایە تۆ یەک گەلە جیاوازێکی ئەمیتە ئەمە خصوصیاتە تۆ کوردبوون یعنی ئەمە ناچیتە ژێرەبارە عێراق تۆ عێراقی نیەیت ئەمە ساختەس ئەمە ئستعمار دروستکەرە ناچیتە ژێرباری ئەمە قبوڵمانە کردێت تۆ هیچ گزارشێکی لە خۆت نەداگە پەز و مانگا تۆ یەک شتە هەست ئەویش مەواتنە عێراقی بوونە هەچێکی تر نییە مەگەر ئەوەی کە داوای شیە سری تایبەتمەندی بکەیت مستەراوەکەمان لە ڕاستاوێت و ئێمە حەزەکەین بە تاکیە لە عەلبێنە دەر لە خیابان و دێ بڕۆ بۆ ئەمانە فعالیەتە مەدەنی کە تا لەناو دەستوری عێراقیە خڕتەوە بکەنەوە مەگەر ئێستا ئیدعا ناکەی وایتە ناوە دەستور گەورەترین کارێک کردکتە خۆتە خڕەو کردەسە ناوە دەستوری عێراقی هەر ئێمە کەمان دەستور نییە مەگەر ئەوە نەژی دێ وەختی شەرەو کارتم کردە بۆ نەکرد بۆ نەتکرد
تۆ گێرە شێوێنە کوێی تۆ هیچ تعبیرێکە لە خۆت نییە لە خۆت و چوو ببیت و گەڵە کوێی چۆن لە خۆت و هەر لە خۆت و گەڵی تۆ ئیشی تعبیری لە خۆت بکەیت تاتوو بیت و گەل دەی تۆ ئەگەر گەلە کوردی ئیترتەکە عێراقا چێت سەلام عەلەیکێکە هەست عێراقی تۆ چۆن هەم گەلێ کوردی هەم گەڵە عێراقی بزانم بە حاڵێکم ئەرەستوو وەختی خۆی وتی کۆمەڵگا تەبیعیە ئینسان بە سوورەتە تەبیعی حەزی بە ئیجتیماعە و ئینسان مرۆڤی ئیجتیماعیە حەیوانی ئیجتیماعیە تەبیعیە ئەمە هات لە سەردەمە مۆدەرنە ئوروپا وتیان نا ئینسان تەبیعی نییە کۆمەڵگایش تەبیعی نییە تاریخیە تاریخی تەبیعەتیان فڕەدا دەروتیان تاریخیە و تاریخیش یعنی تعقیب ئیدەکردن یعنی مردمێک لە توولە تاریخە تەتەور پێکە ئیستە لەم بەیانە ئەمانە بەحسە تاریخەکەن ئەو شتە ئیستە من ئێژمی ئەوان لەم بەیاننامە ئیستە ئێژنی ئەوە ڕەوەندم مێژووە ئێژنی ئەم توڕەهاتیانە بیستگا وەلی نایزانن تەوەجۆکەی ئیستە تۆ بە من بێژە تو تاریخن بە عنوانە کورد کامە ڕەوەندە تعقیب کرد تا گەڵە کوردی من نایژم نەمان کردگا ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ ئێژێ چیمان کردگا تۆ بۆ نەتوت چیمان کردگا تۆ بۆ نەتوت مە تۆ بە بەحسە ڕەوەندە تاریخ ناکەی چۆن تاریخ نییە پس ئالەگرا مافە ساکارە گەل کێ پێتی داگە حەیوان خۆت بە ڕەوایەتێک لە خۆتی ئەەکەی هەسە یا سوال ئەەکەی کاورە خۆی وتکێسی وڵات تۆش پەزی تۆش پڕ کوڕە خاسەری کامیان نایژێ ئەمانە چۆن وەدەستی مافە ساکارە گەل لەکوێ هات خب ئەمانە چوون نەخۆیان ئەقلیانەگا نە ئەتوانن لە بنەڕەت قسە بکەن ئەگەر لە بنەڕەت قسە بکەن دەرەکەوێ ئەمانە کێ ناتوانن لە بنەڕەت قسە بکەن نایژێتی خب ئەمە بەیانەکەی جەلە ورگەس و ئەم تێ هەڵدریاگانەیەژن لە ژێریا قارەمانەتیمان کردگە شۆڕەشمان کردگە ئەمانە لە ژێر ئام بەیاننامە کوردایەتی کراوە ساکارترین مافی نەتەوایەتی و دموکراتی گەلی کوردستانی پێشێل کرد هەر وەک چۆن سیاسەتی دیکتاتۆریانەی بەعسی و زەوتکردنی تەواوی مافە دیموکراتیەکانی گەلی عێراق و برسێتی و چەوسانەوەی زەحمەتکێشان لە تەمووزی پڕۆپاگەندای دیما زۆر ناجۆر نووسراوە دیماگۆگبانە و دروشمی ساختەی هەنگاوە پێشکەوتن خواز و سۆشیالیستانەکاندا ناکرێت و ئاشکرایە لێرەدا تەرحی ئەوەی کە حزبی باس لەسەر ئەساسی سۆسیالیزم و ئەمانەوە ڕەتی ئەوە ناکری وەرە نایژی بۆ ناکری ناویستن تۆش نەقدی کەیتۆ وەکو مارکس هات نەقدە بەرنامەی کۆتایی کرد مەگەر تۆ بەیانە نەداگەسە دەنەوە هەوا لە خۆی ناکری دەی مەگە حزب بەعس الاشتراکی نەبوو لەسەر ئەدەبیات چەپ نهات کرد ئەم مافە دیموکراتیانە کێ داگیسی وەک گەڵە عێراق کێ دەرئەسەرە ئەندێشەی ئوروپایەکان هاتکەسە دەرەوە أحيانا لذهن روسو لذهن هيجل أحيانا لذهن ماركس أحيانا لذهن جان لاك هات كسا درويتر خلاص ما مدانا كفت كسوارو خود ده فرمانكي موسالي يخوا فريدا يتخوارو
ئەم گەڵە عێراقە چۆن مافە دموکراتیکی هەست چ گزارشی لە خۆی ئەکا کە مافە دموکراتیکی هەست تۆ چۆن نەغدە نییە لە حکوومەتە عێراق تۆ ئیستەئیشی ئەساسە مەشروعیەت لە دەوڵەتە عێراق سینی تۆ چۆن ناتوانێ و کارە بکەی ناتوانێ شۆنیزمە یەک مەفهوم شۆنیزم ئەتیکت خۆ هەر کەسی ئەتوانێت ئەتیکت با لە هەر کەسی کارێکی نییە هەر کەسێک دەتوانێت ئەتیکت با لە کەسێکی تر هەر بە ئەترافی خەڵکی عێراقیش و بەم کوردە قەومیەشەوە سۆشیالیزمەکەی سەدام زۆر سۆشیالیزم تر بوو تاکەوەی ئەمان و ئەولانیکەم زۆر امتیازاتی بە خەڵکدا بوو بەژێر ناوی سۆسیالیزمدا بەڵێ ئەوە مهم نییە مهم سەری ئەمەسە ئەم بەیانی نووساکە تەوانن نەغدە وەزعیەتە مەوجودێکە تیابووگە نییە نیسی ناوسکی وڕێ ناتوانێت حداقل بڕوا دوودانە کوپی پەیست کات لە ڕۆزا لۆکزامبۆرچێ لە لێنینێ چوزانم لە لوکاچێ لە گرامشیە هیچ ناتوانێت نەغدی کاتەوە حەزی پێ ناکەین و پاڵی ناگری و شکەین و ئەقڵمان هەرەوە لە یەکێشی و قەرسە قولی واتیە و پشقەڵی واتیە و چی بکەین و ئەمە جەلە وورگە سیاست مەدارە زیرەکەکەیان نەها ئەمە کەمتارە زیرەکەکان تەکی ئیبراهیم ئەحمەدە ئیبراهیم ئەحمەق سوڵتەی دیکتاتۆری شۆڤێنی بۆ ئەوەی پیلانەکانی لە کوردستاندا جێبەجێ بکات و ئامادە بێ بۆ کپکردنەوەی تووڕەیی و ناڕزایەتی خەڵکی کوردستان کە ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندن و هەڵسووندایە کوردستانی بە هێزە چەکدارەکانی و تازەترین تفاقی جەنگی و بەکرێژیراوان تەنیوە و بەردەوام خەریکی خۆ ئامادەکردنە بۆ هەڵگیرساندنی جەنگێکی نوێ و تەنانەت دەستیشی کردووە بە هێرشبردنە سەر زۆر شوێنی کوردستان و بەهۆی ئەم سیاسەتە و کردەوە و دژمنانەی ئەم ڕژیمە هێزە شۆڕژگێڕەکانی گەل ڕێگای خەباتی چەکدارانەی درێژخایەنیان گرتووەتە بەر ئەمە زۆر مهمە کاکمان تۆ لە دەستپێکەوە ڕێگای خەباتی چەکدارانەی درێژخایەن دەگریتە بەریانی ئەم درێژخایەنێ چ پێویستێکی بوو لێرە بێ تۆ بۆ پێ دوایە ئەو خەباتە درێژخایەن دەبێجێ هەڵوێستە بە نظرم ئەوەژێ باوکێ لە کەنیشەکەی پرسی ڕۆڵە شووەکە یان دەرز خوێنی تیوەڵا بابە یان دەرز خوێنم بۆ لێزانم قبوڵ ناوە ئەمە هەر لە ئەوڵ و ئەمانە ڕێگەی پڕ درێژخایەنە چەکیان گرکەسە بەرەوە خۆشیان نەزانن یەک نەفەر نایەتە پشتەریان بۆ یەک نەفەر نایەتە پشتەریان چون ئەوان ناتوانن مەشروعیەت لە دەوڵەتە عێراق بسێنن ئەو ناڕزایەتیەوە باسیەکە درو ئەکاوەکو سەک ئەو نەیتوانێگا و ناڕزایەتیە لە ناو مردمە فڕموڵە بکاوە بێژێ ئەم مردمە بۆ ناڕازی تا ئەمە بێ بە عەقڵە سیاسی لە زەهنە مردماوە مردم پانی و نەکاتەوە سەدارسێ ئیستەیشە لە بەردەمە ئەمانە دوای 30 ساڵ حکوومەتە ئەمان خەڵکەکە هەڵەگەڕێت و ئێژی ئاخ بۆ سەیدە ڕەئیس ئیستەیشەیە لەگەڵا بێ بۆ چون تۆ ناتوانانی نەخت سەدام بکەیت و ناتوانانی نەخت دەسەڵاتی بکەیت دوودانەی تیکەتە دەرکەسە دەسەوە ئەحمەق وەزانیتە لە هەرکێ بیدەی دیکتاتۆر و شۆڤنی و ئەمانە ئەدەبیاتە وەختە خۆی و سەردەمە چەپە ئایسێتێتە خوارەوە بڕێتر شعارە دەی ئەمپریالیزم و سەهیونیزم و ئیستێچە خۆت سەگە ئیمپریالیزمی سەگە سەهیونیزمی ئەمانە شعارهای سەردەمە و کۆم قسە حەلق و بەلەقانەی مڕۆیکەی لە پارکە گشتیە سلەیمانیا هاوڕەگەز خواز دروست ئەەکەی و وەکو ماساژ پلەیسەکانی ئێستا هاورد بکتە و ئیسە بووژی بە نۆکەرە لە ئۆلیبرالیزمی جەهانی بۆ فاستکردنە مردم کورد ئێستا هەرچی قسە ئەەکەی ئەو وەختیشە هەر قساتە کردەوە باوگەر لە ئەدەبیاتە جەنگەلە عەسرە شەڕە زەدە ئێستەعماریە ئەمەی کە تۆ ئەیوێنیت بەیان نییە ئامان کوڵەنجە و من مردمە ئەمانە حەتیشتە بەرعکسیان کردگەسەوە بەیان
مانیفست لە مارکسۆ کە ئەگۆڕێت و تێتە حەلیم ئەوێت و جەفەنگیات ئەوێت و ئاوات بۆکانی ئەوێت و اسماعیل سەردەشتی متوجه بووی بەتهۆوە لەوێ حرەکەتەکە لەگەڵ عنتەرەداتە دەرەوە بەیاننامەی نووساگەر بەڵێ واقعا نمونەیەکی جوانە دەقیقەن وایە خەریکی خۆ ئامادەکردنە بۆ هەرچەند جەنگێکی نوێ تەنانەت دەستیشی کردو بە هێرشتنە سەر زۆر شوێنی کوردستان بەهۆی ئەم سیاسەت و کردەوە دژمنانە ئەم ڕژیمە هێز شۆڕەجێرەکانی گەر ڕێگای خەباتی چەکدارانەی درێژخایانیان گرتوۆتە بەر وەک تاکە ڕێگەی شیا و کاریگەر و ڕەوا بۆ دیفاعکردن لە مافی گەلەکەمان جاستا قسەکانی مەلا بەختیار کە ماوەی لەو پێجەنا بە تەحلیل کرد و ئێعترافی کرد کەەوە ڕێگایەکی زۆر نەشیاو بوو و خەباتی چەکداری هەڵەیەکی گەورە بووە کە کورد کردوویەتی دووبارە ئیشارەی نەکرد مافڕەواکانە ئەم گەڵە چه شکلیە تا ئەم گەڵە لەگەڵ یاریت نەیوت نایژی مافەکانی چییە وەڕەوائیە ئەم مافە لە کوێتی کێداگیسی هەروە خوا داگیسی ئێژێ مەم کەسێوە وەدارەوە وە خوا داگێ مەی شارەوە خوا داگیسی ئەم مافە چۆن ڕەواز کامەسە مافەکانی کە تۆ وەکو وەرچ ئەوی تۆ وەرچە دەوڵەتە سووریە و دەوڵەتە ئێران و دەوڵەتە عێراق چنگە دەیتە ئەو کەژە ماڵە ئەو مردمە وێرانەکەی چییە ئەگەر تۆ بۆ گەڵە کورد خەریکی کار ئەەکەی ئیشی ئەم کوردە بزانێ تۆ ئەم مافەی بەحسیەکەی چییە چه شکلیە ڕەواییەکەی وا لەکوێ نێسی ئەم مردمە نێسی ئەم مردمە ئیستە فکر ئەکا فاسۆلیا خواردن حەقیسی ئەها فاسۆلیای نیەتێتە بەر دووربین لە چەپەڵەمە ئیگرێ دەسەکاوە گیفانیاژێ هەر 500 دینارم پێە ئەکەوێتە گرین نێرە کەری 2 متری بۆ واکە چون فکرەکە فاسۆلیا خواردن حەقیسی خۆتان فێرتان کردگە ئینسانی ورگی زلێشێ فاسۆلیا بخوا دێ ئێوە چۆن نەتانوت کە مافە چ شکلیە تا ئەم مردمی کوردە وەڕکی بۆ بکە گشتی بێتە پشتدان بۆ نەتانوتکە تۆ چۆن لەگەڵە نەقد و نەهاتکیتە دەرەوە پەدەر سوختە ئیدعای مبارزەی سیاسیەکەی وەڵاوە خوا هەڵی ناگری تاچی خەڵکە خەریکە ئێمەش بکە چاو لێگەریە بزانە تۆ وەختی ساختەی خۆتە دروست نەکردگە زروفێ دروستە کە هەڵە ئەبژێرن پوڵێ خەنە بەرە شغڵت ئەمەسە ئاوا قسەکەی درستە بەدیهی بوونی مافەکان دەبێ هەر لەو جارنامەی مافی مرۆڤ و ئەمانەوە بێ کە پێشتر دەنابێت بە وردی قسە لەسەر کردووە کە هیچ پەیوەندی بە کاکە گیان شمول لە ئەمانە ناکات درستە ئەمە مافێکەوە بە شەرە غەربی هاوڕێسی و حەقێکی سیاسیە ئەلبەتە ئەوانێژن هەر حیوانێک ئەم مافە خوا بەست بێت بەسەر ئەوەی کە بەشەروێ وەلێ لە چوارچێوەی دەوڵەتێک ئایگریت لە چوارچێوەی سیانەتە دەوڵەتێک ئایگریت متوەجێوی و هیچ ئیجراییش نییە یعنی ئێستا تۆ عەزوە حقوق بەشەر و حقوق بەشەر پێشێلکە هیچ زەمانەتێکی ئیجرایی نییە ئەمم متحدە بێت پەلامارە بات نایەم کارە ناکا فەوقیەوەسە تا ئێستا 200 جار ئیسرائیلیان بگەسە شۆرای ئەمنیەت و ئختاریان پێداگە و بەر عەلەیه جینایەت و بەر عەلەیه بەشەریەت هیچ اتفاقێکیش نەکرد ئەو نایێژی بزانە عەزیزم تۆ دعاکەی بۆ گەلێ خەریکی ئەم کارەکەیت و گەلەکە ناڕازیە و کوردستان پڵپنی خوارگەسە و لەولایەژی درێژ خایەنە تۆ سەیرە ئەم تەناقزاتە بکە لەولاوەیەژی خەڵک ناڕازیە و لەولاوێژی و پەلامار عەسکەریە دەن و ئیستە دێم مردمە ئەگەر کوردە و ئەم کوردبوونە معنای هەستبوویەشێ بە ورد و درسی و پەلامارە حکوومەتە عێراقە بانەڕاتژی بەڵام 300,000 جاش خەفیفە بوو
فەرموو. بەڵە سوڵتە ڕاستەوخۆ بەرپرسیاری ئەم وەزعەی کوردستانە نەوەڵا لەبەرەوە کورد بابە سوڵتە نییە خۆ حاجی عەباسە دەی سوڵتە بەیسە پشتی شتیا سوڵتە بەرپرسیارە دەی معلومە سوڵتەست معلومە نظامە سوڵتەس هەرچی وە سەرم خەڵکە تێرێ دێمە شتێکی بەدیهی و دەی بەرپرسیارە هیچ ئەمە ئینشای نووساکە ئینشاکانە سەمنامەکانە سەمەدە جاکاک من تۆسیە دەکەڵەتی تێدایە جان داوای لەبوو نەکەم ئەرزم کردی پێشنیار دەکەم خەڵک خۆی بچێ بخوێنێتەوە من بە زۆر خەریکمە خوێنەوە زوم پڕیشە لە غەڵەتی ئیملایی بەڵێ تەبیعەتەن من بۆم نەخوێنریاوە کە جەنابتم هاورد بەڵێ سوڵتە ڕاستەوخۆ بەرپرسیاری ئەم وەزعەی کوردستانە لەبەرەوە تەقینەوەیەکی فراوان کام وەزعە کورە کاورای کاول کام وەزعە مەسەلە دێتە تاریخی هەست تۆ ئەو وەزعە بێژێ لە کوردستانە چ خەوەرە تۆ چۆن ناویژیتی بابە تۆ ئیسا هەڵسیاکی بۆچی خەریکی قیام بکەیت هەر بەو وەزعە وا تۆ ئیشێ نەغدی کەیتەوە وەزعیەتە مەوجود نەغد کەیتەوە تا ڕەوایی بە تۆ با لە شۆش ئەها منیسە چاو کرکەکە بە چاو دەرتێرم زاتێ نێ دەمکەیتەوە چون ئایستەتە خەریکم نەغ دەکەم ڕابردووت خەریکم نەغ دەکەم خەریکم حکمە مەرگە ئەدەم خوێنە حەڵاڵەکەم چۆن ناتوانی ئەم وەزعیەتە نەغدۆکەیتەوە با تۆ چۆن ڕاهبەرە سیاسی نییە واقعان 100 ساڵ لەوە 100 ساڵی دیکە کەسێک ئەمە بخوێنێتەوە ناتوانێت هیچ تەسەورێکی لەو وەزعیەتی مەوجود هەبێ ئوسوولەن ئەمانە دژی چی بە قەولی خۆیان ڕاپەڕیون ڕابوون لەبەرەوە تەقینەوەیەکی ئەو وەزعەی کوردستانە بەرپرسیاری ئەم وەزعەی کوردستانە لەبەرەوە کە بەرەو تەقینەوەیەکی فراوانی ئەبات و ئەبێ ئۆباڵ و ئەنجامەکەشی بگرێتە ئەستۆ چۆن بەرەو تەقینەوە ئەچیت چۆن پرۆپاگانداس ئەمە چۆن بەرەو تەقینەوەشی لەو لاوە خەباتەکە و درێژخایەنە و لەم لاوە خەڵک ناڕازیە و ئیسە خەریکە ئەتەقێت و دێ بابتەقێت ئۆباڵیشی وەستۆی حاکمیێتە دێ باش بەتەبیعەتەن حاکمیێت بەرپرسە دەوێت ئەیوە ئەستۆی کێوێت ئامریکاوی بەنگلادێشوی دەی تۆ نەتوانی گە نەغدی وکەیتەوە حەیچ خەریکە ئەتەقێت چۆن ئەتەقێتەوە کێ ئەتەقێتەوە بۆ ئەتەقێتەوە ئەمە مانیفێستە بەڵێ تۆ ئەحیانان فکر کەم چرت و پرتە مردم بخوێنێت و مردم ئیلهامی پێگری و وەرەی پێدرێت و ژەڕازەکە و خۆ هەڵی ناگری و لاوە باپڕی بۆ شۆڕش و واسە دەیسە تۆ دەوڵەتە عێراق بە عنوانە حقیقەت قبول کرد مەواتن بوون عێراقیت قبول کرد هەڵگەڕایەت و تۆ یەسەری مافەڕەواوە ئێمە نادەم کەسی نازانێ مەفەڕەوا چییە لەکوێ ئەم ڕەواییە هاتکرد بعدی تر تۆ بۆ مافەڕەوا بە عنوانە مەواتن عێراقی دەست ئەسڵحە بۆ ئەوەی تێ هەڵدەبیاکە بۆ ناڕۆی خەباتە مەدەنیکەی بەڵێ هەوڵدان بۆ لە ناوبردنی گەلێک و بە تایبەتی لەم سەردەمەدا کە سەردەمی ڕزگاری تەواوی گەلان و هەرسهێنانی ئیمپریالیزمی خەیاڵی هەرسهێنانی ئیمپریالیزمە خەیاڵێکی خاو زڕە و خەیاڵێکی خاو زڕە و نەک بۆ سوڵتەی بێسەکاکە ئەوڵە خوێندنەوەکە خێری غەڵەت بوو ئای جێلانە وەرگە ئای ئیبراهیم ئەحمەق تۆ خۆت بوویت بە سەگە ئیمپریالیزم خەیری عەیبە بوویت و بە بەتی هەڵدریابەکانی وا لە سەفت وا تۆپی
کە ئیستا تۆ نۆکەرە ئیمپریالیزمی چون ئەوان دژە ئیمپریالیزم زاهرەن شەڕیان کردگە ئەو قسەیە ئیستا من کردم تۆ بەعاسی بوویت کە من کردم چون تۆ خۆت ئیستا سەگە ئیمپریالیزمی کەسێک کە بەناوە دژە ئیمپریالیزم چووێت کوشیاوێت ئیستا ڕەفیقەکانی لەسەر خوێنەکەی ئەو نۆکەرە ئیمپریالیزم بوون هەر ئەو سفەتەی گەرەکەوا مندان پێی مەگەر تۆ نۆکەرە یاڵەتە متحدەی ئەمریکانیت مەگەر افتخار ناکەی پیانێژی هاوپەیمانێتی هاوپەیمانان مەگەر تۆ نایژی مەگەر تۆ سەوارە بەر تانکە ئابرامز نەهاتی تێ هەڵدریاگە بەچکە ئیمپریالیزمە تۆخمە سەهیۆنیزم ئەمانە مۆد بوون وەختە خۆی نەڕە نەڕ لە پشتە دەوڵەتە سووری ئەکرد لە پشتە ئینقلابە ئێران ئەکرد لە پشتە سەهیۆنیزمە جەهانی ئەکرد نەڕە نەڕە ئەکرد ئەمپریالیزم نەتوانەوەی گەلەکان تۆ ئیستا بە بەرچاوە ئێمە خۆد ئەحمەد پیرەیتی هەڵگریا گوتی گەنجەکانمان لە بەحری ئیجە و لە غاباتە فڵان کۆچە دوایی ئەکەن دەی سەدام حوسێن گیرام هەزار نەفەری بردوێتە جنوب تۆ ملیۆن ملیۆنە ئاوارە کرد لە بەحری ئیژا ملیۆن ملیۆن تووشە مەوادە مخدر و سەرگەردانی و نابودی و کاولکاری لەم ئوروپا بوو تۆ کردەوە پەکەکەی تۆ کردی لە سووریە ئێوە کردتان تۆ ئەنفالە دروست کرد تۆ هەڵەبجە کرد بێشەرەفە کوڕ بێشەرەف ئەمانە کۆچ ئەدرێن تۆ کۆچیان نادەی تۆ مەجاڵە ئینسان بوون و لیان سەندگەسۆ تۆ دەسەڵاتە لیان سەنگەسۆ تۆ خولیا و ئارەزوو لیان سەندگەسۆ تۆ شکۆ گەورەی لیان سەنگەسۆ کاورا هار ئەوێ پەلامار ئەدات دنیا کردەسە ماساژ پلەیز دنیا کردەسە قونە خەڕ دنیا کردەسە مەمکە سیلیکۆنی دنیا کردەسە قەحبەخانە لیان کاورا هار ئەوێ دەرەچێت جێگەی نامێنێت چۆن ئەمە کێ مقەسرە لابد من مقەسرم بەڵێ وە هەرەسێنانی ئیمپریالیزمە سەردەمی هەرەسێنانی ئیمپریالیزمە خەیاڵێکی خاو و زڕە و نەک بۆ سوڵتەی لەرزۆکی بەعەس بەڵکو بۆ هیچ هێزێک نایێتە دی جا ئەم سوڵتە لەرزۆکە پێش ئەوەیە کە شەڕی عێراق بکە شەڕی ئێران بکە شەڕی کوێت داگیر بکە ئەنفال بکە ئەو کاتە و پێکتوە لەرزۆت دوای دەرکەوت نەکوە کاکەیانەمە خەریکە لە بەرەی تەبلیغاتی جەهانە کۆمونیزمە ئەستەفادە ئەکا پڕۆپاگاندا ئەو وەکۆ پڕۆپاگاندا ئەحمەقانەی ئێمڕۆی کاو سەردەمی ئەولمبەیە و دنیای نەئولی بڕاویە و زلهێزەکانە جەهان و زلهێزەکان تین و زلهێزەکان ئەڕۆم و وەکۆم چرت و برتانەی و ئەم ئەحمەقانەیەژنی ئەگە وەختیشانم تەڕەحاتەی وتکە چ غەڵەتهایەکی کردن ناوە ئەم بەیاننامە ئەمە ئفتزاح نامەس جا من ئەمە نەخوێندووە تا جەنابەت بڕۆ هاوردن جا ئەوەی یەکێتیە لەمە بعد دەمی کردەوە ئیشی ئەمە لولکەی بیکەیت و هەڵقیا تا لە ماتەحتی تێتە دەر بەڵێ کاک بمە مەشروعیەتی نەبێ پێ ئەمە بە پێ ئەمە ئێستا مەشروعیەتی حکومرانیان نییە هەر پێ نەخۆ پڕاتە گشتی بەرعەکسە لەوێ سەدە ئیمپریالیزمن دەبران نۆکەرە ئیمپریالیزمن شەوخەوە ئیمپریالیزمن هەر شەو ئاوسیانەکان ئیمپریالیزم سڵتەی بەعەس ئەگەر ئەوێت وا خۆی پیشان بدا کە بەسەر گەلی کورددا زاڵ بووە و بزوتنەوەکەی شکاندووە بە هەڵەیەکی گەورەدا چووە چونکە ئەو هەرەسێنانەی مارتی 1975 بەڵگەی بێهێزی و بێهودەیی خەباتی شۆڕەژێرانەی گەلەکەمان نەبووە بەڵکو ئەوە بوو کە یەکەمین ئەم جۆرە سوڵتەی دژمن ئەم جۆرە سوڵتەی دژمن هەرگیز مەسئلەی نەتەوایەتی و دموکراتی وڵاتیان بۆ چارەسەر ناکرێت و لە ترسی هەڵچوونی شۆڕژگێڕانەی گەل خۆیان ئەهاوێژنە باوەشی ئیمپریالیزم و کۆنەپەرستانی بەکرێگیراویانەوە
واتە تۆ بە هاوکاری ئەمپریالیزم توانی دێمەشکست لە 1975 شای ئێران بێزاهرن کۆنەپەرستی بە پێگیراوەکەی بەو جۆرەی کە بەعەس خۆی وهاویشتە باوەشی ڕژیمی ئێرانەوە بڵێ شارەی پێ دەکەن دەیخۆ پێشووتر ڕژیم ببەخشە دەیخۆ پێشووتر ڕژیمی ئێران تۆ مەلا مچە و ئیبراهیم ئەحمەقی ئاوس کردو ئێوە ئاوسە ئەومیتر سیغەی ئەوونوانیە لە سیغەی بەرتانیدا ئەلجەزایری ئیمزا کرد وەکو بەفر کەلیخان توانو وانەبوو ئێمە خۆ نیشانەدا تۆ بێ ئیرادەی تۆ داردەسی تۆ ئاوسکریا بە دەسم مردمی تۆ خۆت نۆکەرە ئیمپریالیزمی تۆ خۆت داردەسە ئرتجاعی تۆ خۆت بێشەرەفی تۆ خۆت بێ هەمە چیزی درۆزن کورە چۆن یەکی هەڵنەگەڕیاگەسۆ ئەو بەیان نامە بکاتە چاڵە چاو جەلە وەرگە خوێڕی پیایتیانەوە ئەم مەملەکەتە دێخۆ فاسۆلیای گەورە گەورە فرە ئەخۆن و وەڵمە گۆشتە زلزل فرە ئەکەنە خوار وەرگەنینە ئەفڵتانەوەن ئەفڵتانەوە چۆن ئەم تۆڕە هاتە نووسیاگە بۆتان یەکچەتیمە بەڕاستی وەچی شۆشتی ڕوو تێگەیشتووە لەناو یەکچەتی بووە بەم تۆڕە هاتانە جا لێرە چ پێداگریەکیش لەسەر خاکی پیرۆزی عێراق دەکات باس خۆی هاویشتە باوەشی ڕژیمی ئێرانەوە لە پێناوی ڕێکەوتنامەی جەزائیردا و خاکێکی زۆری نیشتیمانی پێفرۆشت نیشتیمانی عێراق دەبێ شەرەف تۆ خیانەتە کرد بەو نیشتمانت بووی بە داردەسێ شای ئێران 1 ملیۆن بڕنەوت 1 ملیۆن فیشەکت 100,000 بڕنەوت لە ئەرتشی ئێران سەد بێ شەرەف تۆ خۆت ئەکبەر خائین بوویت بە کیانە عێراق تۆ خۆت داردەسە سەهیۆنیزم و موساتە ئیسرائیل و سەهیۆنیزم بوویت بەرعەلەیها ئەو مردمە مەگەر نەویت چۆن ئەم تۆڕە هاتە ئەنووسی لەوێ چۆن ڕژیمە بەعس ئەمەی لول نەکردەوی کاتە ناوت دەمە نەبا بەعسەوەنیشە خراونەوە و نەجیم و واقعاً من وەجی سەدام وایەما لە دواوە هەڵتانەمەوەسی ئەخ کاورای کاولە درۆزنە ئەحمەق ئەمە بەیان نامەز ئەمە درۆزن نامەز ئەمە ئامان خەجی و من مردمە ئەمە بەیان نامەز تو 2 ملیۆن تەناقوزت یا خستەگە بەحسە هیچی ناکەی تۆڕە هاتە دەیتە دەرەوە ئەمیتە لە جێگەیەکە مامۆسانەوێ کڵەشێر پڵقاسم بەگە پیایتیانە و جواوت و باتەوە ئەی چۆنەوە گشتان فاروقەت تەحسیلە مەعقەدە فڵانە جێگەن و مەعقەدە بیسانە جێگەن و کولیە حقوقە و گوچی لێ نازانم فڵانە و چۆنە وەلی یەکێکتانتیانەوە بە نەقدامە بکاتەوە تایسە تێسە نۆکەراتەکە لە خەڵمەلا مستەفا و خۆی لێ بەبەری دەکات و دووەمین بزوتنەوەی نیشتمانی دموکراتیکی گەلان لەم سەردەمەدا هەرگیز ناشێت لەلایەن سەرکردایەتیەکی کۆنەپەرست و دوژمن بەڕێبازی پێشکەوتوانە کاکە بۆ کۆنەپەرست بوو سەدام حسێن فێرتانی کرد ڕیش بتاشن سەدام حسێن فێرتانی کرد حەمام بکەن سەدام حسێن وەشەق هاوردنی لە لادیەکان و فڕەیدانە ناو مەعسکەرەکان سەدام حسێن هاوردنی لە هەرچیشتە دەستان کێشا بوون بە مۆدێڕ بۆ مرتجع بزانە ئەم ارتجاع ئەمەی من وتم نەیکەنە تاوان لە سەرمانە من خەریکم بە ئەدەبیاتی چەپ و خۆیان قساکەم سەدام حسێن وەزیفەی هەست تەمامە ڕەوابەتت بەر لە سەرمایەداری دەبێت بوات وەزیفەیسی هەروە کە مارکس ئێژێ تەبەقەی پرۆلتەر تەکەس بورژوازیە هاوکاری بکەن بەرعەلەیه لە بینبردنە ڕەوابەتی کۆنە فۆدالی دەی سەدام حسێن تەمامە ئەم ڕەوابەتەی لە بین برد خەڵکی کێشا خوار و لەو شاخ و داخە زەمینی لێیان سند شێوەی تولید و زەراعەتی لێیان سند فڕەیدانە مەعسکەرەکان ئەمە ارتجاعە یا ئەمە بەرەو پێشچوونە کامیانە بێرە ئەوە من بە ئەدەبیاتە چەپ بە ئەدەبیاتە لیبراڵی تەقتا قسەم کرد ئەمە پێشکەوتن بوو ئەمە دواکەوتنەوە ئێستێکەوە موو خەڵکیش مووی گوپتانەکەنن ئەوە سەدام فێرتانی کرد ڕیشتان بوایە ڕیشەکەی ئەو ڕێ کردە چاڵی چاوتان فێرتانی کرد هەفتەیە دەحفێ بڕۆنە حەلاقخانە ئێستێکەوە مووەڵکەشدانیش و گوپتانەکەنن
پێشکەوتن بوو یا دواکەوتن. وەختێ تۆ توڕەهات ئەنووسی تەوزیح نادەی قسەی حەلەق و بەلەق و قسەی ناوە تاکسیەکەی ئەوێت و ئەمە دووە دەسە چەپەوە دەسە ڕاستێژە گومەخۆ. هێستا هیچ خەبەری لە گەلەکەیان نییە، بەڵام لێرە دەڵێ گەلەکەمان نشکاوە و هەرگیز ناشکێت و ئێستا لە هەموو کاتێک بەهێزترە، لە هەموو کاتێکیش ڕاست دەکا کۆرە 16 ئۆکتۆبری فرە بەهێزوە 200,000 دانە ملپانێک گوێپانیان بوو بە ناوی پێش دەرکەی ملپان. هێز نەماو لە دنیا ئاموزشیان نەدا، ئامیزشیان تەکیانە کرد و ئەزدام لە ئالبانی و ئامیزیشی تەکیانە کرد و تا ئاڵمان و ئیتالیا و دانمارک و سوئد خەریکی ئامیزشکردن ئەم هێزە پێشمەرگەونە. وەختێ دەرئەچوون لە کەرکووک 120 مایل سرعەتیان سەگ بافریان نەیەکە و لعنەکەی هەڵگری. ئیسە وانە ئەوجێ هێزە. ئەمە بەیاننامەسا، ئەمە بەیاننامەس، ئەمە مانیفێستە تیایشە ڕەوەندێ بەحس بکرێت کە ئەمانە بۆ دروست بوون لەسەر چی دروست بوون، نەخدیان بە چی هێزگەرێکیانە چی دەبێت بوون نییە، موجود نییە. ئەم خەڵکە پێژی مانیفێست خەڵک نافەرمێ مانیفێست چی شکلێشێ فکرەکایشە باسی کەوای پولەکە بکەی وەک حەزەکەین بە گندۆرە و بەڕاستی و تامی شوتی فرە خۆشە و کەوای پولەکە زەریفە و ئیچی و ئەم خەڵکە و گۆشتی نێ بیخوات و ئەمەسە ئەم کەرانە هاتکرد ئەم خەڵکیانەوە پێکردکە. خەڵک نازانێ مانیفێست چییە. 50 ساڵە ئەم یەکێتی دوژمنی هەست پیاک یەکێتیانەوە گەنەخنی کاتەوە لای خۆی ژێ دوژمنم هەست. بەڵێ واخان یەک نەفەر ناتکە نەخنی کاتەوە. ئیدعایش ئەکا هێزە پێشڕەوە چەپە سۆشیالیست بووکە. خێر ئەمانە دوتای تەراجوو بوون بۆ لەبردنی کوردیەت ئەگینا ئەو جۆرەی کە جەنابەت باست کرد بە تایبەتی لەسەر مەسەلەی سیەکی ئاب و ئەوەی کە سەدام حوسێن بۆ لە هەولێر چوە دەرێ هیچ کەس تا ئەلان تەرحی ئەم مەسئلەی نەکردبوو و لێرەش هەر بەم شێوەیە گەلەکەمان نشکاوە و هەرگیز ناشکێت و ئێستا لە هەموو کاتێک بەهێزترە، لە هەموو کاتێک وشیارترە و یەکگرتووترە و خاوەنی تاقیکردنەوەی بە چۆن بەهێزترە، چۆن وشیارترە، چۆن چ شکلی تۆ ئێستا خۆت نەتوانی گە مانیفێستێ بنووسی چۆن وشیارە، تۆ وشیاری پێداگە کێ وشیاری کردە سۆ. ئەمە کشتی دروشمە ئەحمەقانەس هەنی ئێژێ لە باڵ بەردەمکردنە بۆ سەربڕین. گەلەکەمان بەهێزترە یانی چۆن بەهێزترە مەگەر هەرەوە نەویت بە قەراردادە جەزایر توای تۆ چۆن بەهێزترە. گەلەکەمان بەهێزترە و لە زۆر وشیارترە و چۆن وشیارە. ئەم وشیاریە چۆن دریاکە پێی تۆ دات ئیستا لەم قسانەی وا کردە ئەم خەڵکە نێزانی تۆ داڵ پێی وشیار بوو تەواو. کاکە تاهای ڕەحمانی ئەم قسە بە عنوانە بەیاننامە ئاڤڕۆچوونە هەر کەسی ئەمە بنووسێت ئەگەر لە وڵاتێکی دروست ساویاوێ خەڵک فوێدا تفیدنیای تێکە لەبەرەوەی بخۆی کە لەسەر پیتەخەنەی دنیا ئەم وشیاریەشی خەڵکە جێگەیەکە بەدەستی هاوردوێت تۆ داوێتە پێی تۆ بەم بەیانەی کە ئیدیتە دەرۆ پێی نیشان ئەدەی وەزعیەتە مەوجود چتە خراوێکە و ئێشێ بەرامبەری وەزعیەتی مەوجود قیام کە دێم قسانەی تۆ بیستە تۆ بەم شتە ئەگەیەنیت کاکتا کوردێکی تر ئەگەیەنی نەخێر کاکمان جودا لە مەسئلەی مەفاهیم و لە مەسئلەی ئەوەی کە ئەوان نەیانتوانیوە نەغت بکەن باوەڕت بێ ئەم ئەدەبیاتەی کە ئەمانە لە 1976 ئەم بەیاننامەیان پێنووسیوە مطمئین بووم حتا لە نظر زمانەوانیەوە لە نظر زمانی خەڵکی کوردەوە ئەم زمانە زمانی خەڵکی ئێمە نەبووە و خەڵک ئەسەن لی تێنەگەیوە حتا لە نظر زمانیەوە ئەوەندە بە مفاهیمێکی سەقەت و پەقەت و چەوت نووسراوە ویستویانە باسەوادی خۆیان بە ڕوخی کۆمەڵگە بکێشنەوە بڵێن ئەوەی ئێمە کردوانە شتێکی ئەجیب و غەریبەوە لی تێناگەن. کاکە چۆن لی تێناگەن وەڵا لە حماقەتە لی تێناگەن. بەڵێ خۆ چی نووسابە مشتی ئەحمەق قسەی ئەحمەقانەی نووسابە
مشتی خۆی ئێستا کە ئەمە بۆتە زمانی ئەمە بۆتە زمانە سەقەتە بۆتە زمانی وێردی زمانی خەڵک و خەڵک قسەی پێ دەکا بەڵام مطمئنم ئەو کاتە ئەمە زمانی خەڵک نەبووە زمانی کۆمەلگە نەبووە بەڵێ ڕاستی بۆ دەرکەوتووە ڕێبازی خەباتی ڕوونا کە نە بە هێزی پرچەکی تازە بابەتی دوژمن پرچەکی تازە بابەت ورە بەرئەدات و سەردا ئەنەوێنێەوە نە بە پڕۆپاگەندەی هیچ لایەنێک ئەخەڵەتێ ڕێگەی چەوت ئەگرێ کاکی گیان ئەمانەی کە ئەمانە ئێژنی قسەهای موسڵحانە و نەسیحەتی کوێخامە نیشانەز ئەمە لە ناو دنیای سیاسەتە ناخوە ئەمە قسەی ئەحمەقانەز درستە ئەمە قسەی ئەحمەقانەز تۆ لە بەیاننامەیەکە وا قسە ناکەی بەرامبەر بە خەڵکی تۆ لە شەرایط عینی و مادی مردم خەریکی قساکەی پێیان ئێژی وەزعیەتە موجود چۆنیان ئەوات بەرەو کوێیان وات کە ئەم زەرورەتەی بە تۆ داگە تۆ هەڵئەسی وە پێش گشت کەسێک دەکەوی وە شەڕەکەی ئەو حەچی نایژێت هەوا لە خۆی و تڕەهاتی داگە وەرەی هەست وەرەی چی هەست باسی چیەکەی ئێژی کوێخایە خەریکە قسەکە بۆ مشتێک پەز و ماغا لە لادەکەی خوایە لە 10 نەفەری واتیا و گشتی لە ئەم ئەحمەقتر و ئەم لە گشتیان ئەحمەقتر و ئیتر ئەم بوو گەسۆ قێخایە تۆ لەو لاوە باسە گەڵە کوردەکەی لەم لاوە معلوم نییە عەجیبە ئەمە تەوهینە بە مردمی ئێمە ئەمە فاجعەس 50 ساڵە یەک نەفەر دەسینەوەدە من نەغدۆ بکاتەوە فاجعەس تا بزانی ئەم جامعە چنێ بێ سەر و بنە چنێ بێ ساحێوە هەروان لە خۆیەوە ئەمە زلە و ڕەهبەرە و ئیبراهیم ئەحمەقە و جەلا وەرگەس و فرەشیرن و قسەی زلزلەکەن و ئەمە قسە زلەکانتان جا قسەی فێر و بنێ قسەی باق و بریقکردن کورە بابەیەوە قسەی باق و بریق زانن چی شکلیە باق و بریقتان هەرچاو پێکەوتگە واقعاً ناوەڵا نازم ئاوتیانەوە کاوراوتیان قسەی زل بکەوتی ئۆتۆبوسە دوو تەبەقەکان و فیل و زەرافە و هاوپەیماوە ئەمە قسەی زل ئەمانە وەمانە ێژن باق و بریق کەوای پولەکە و وەڵا دەقیقەن لێرەش هەر ئەم قسانەی کە ئەمانە دەیکەن دەقیقەن یەکەم چ شتایەکە بۆ خەڵکی ئەو کات مەسەلە عادڵانە نە ڕێگای نە بە هیچ پرۆپاگەندایەک ئەخەڵەتێ و نە هیچ ڕێگای چەوت ئەگرێت بە بڕوایەکی پۆڵایینەوە ڕێگا ڕاستەکە چەوتەکە معلومیە کردوتە بە بڕوایەکی پۆڵایی گیانە من مانیفێستی جەریانێکە تازە گەرێکی لەدایک بێت ڕێگای چەوت دەبێت ڕێگا ڕاستکا مەسە دێگەرە مردمە خۆی ئەیزانێت تۆ چکاری دێ مردمە خۆیان چیشتە ئەیزانێت ئیتر تۆ بۆ کێ باسیەکەی ئەگەر ئەمانە بەدیهین و گشت کەسی ئەیزانێت ئیتر تۆ چکاری تۆ وهاتی ئەها من هاتکەمێژم من شتانێک گەزانم وایەوە نایزانم ئەویسە من کەرێتی تۆم دەرخست دەرم خست تۆ ڕعیەتە بنە ڕعیەتە بنە ڕعیەتی کەرە بنە کەرە بنە کەرە بنی دەرم خست 50 ساڵیش یەک نەفەر دەسی بۆتانەوە لە کونج ماڵەکەی خۆشمان دانیشتم بەدەم کارۆ هاتم سیگارەکەم پێشا و لە باسە ماڵە دانیشتم کاکتا خەریکەی خوێنێتەوە من نەیشم خوێن کەسم ئەو دەست بەجی تۆ خەریکێژیتی من خەریکم نەختەکە بە بڕوایەکی پۆڵایینەوە 50 ساڵە تو دوژمنە هەزیەکی تەوانی نییە نەختەکە بە بڕوایەکی پۆڵایینەوە بە مەسەلە عادڵانەکەی و مەسەلە عادڵانەکەی بڕوای پۆڵاین چی شکلیە یعنی باوەڕ فولادین چی شکلیە ئەوڵەن باوەڕ شتە ئەحمەقانەیەکە شتە عاقڵانەیەک نییە لە هیچ کوێ عەقڵیشۆ نایەتە دەرەوە مردم مافی هەست چون مردم عاقڵان چون زاتە خردگەراز عەقڵی هەست بۆیە ماف ئەخوا پێی کەسێ بابەتە باوەڕ مافی پێ ناخوا باوەڕ چ شکلی پۆڵاینە
دە ئینسانی خۆ باوەڕی پۆڵایی و ئینسان ئەحمەقێکە، ئینسانە دووگمێکە، ئینسانە داخلیابێکە، باوەڕە پۆڵایی. واقعا وەکو هێزێک کە زاهرەن ویستویەتی بڵە من ئاوانگاردم و چەپم بەم ئەدەبیات من بۆیە وتم نەقدە بەرنامەی گوتا بخوێن و بەرنامەی گوتا حزب سوسیال دموکراتە ئاڵمان مساگێزی هەر کەسێ سەوادی نوێ کە بیخوێنێت و ئەو ئێژە چ قسەهای مهمێکیان کردگە. مارکس وەکو وەموکەڵکێش دانیشێ کەلەمە وە کەلەمە کاورائەکەی چ سێرەم توڕەهاتەمانە بەناو سوسیالیزم و تۆ ئاگا لەم ئەدەبیاتە هەست لەم چێشتە مەجەوەرە دەی پشت سوسیالیزم هەرمانە شکاندن. مەسەلە عادڵانەکەی و پشت بە هێز و توانا و وزەی خۆی و ئینجا پشتگیری گەلان و هێزی ئاشتی و ئازادی خوازەکانی دنیا. ئازادی خوازەکانە دنیا بێکارن بێن بۆ لای تۆ تی هاڵتریاک دەیسە تۆ مشەخص نەکرد تۆ تەبەقەی، یعنی ئیستا تۆ منزورت چەپەکانە دنیاستێت، تۆ تەبەقەی، تۆ میلەتی، تۆ کامە ڕواایەت لە خۆت هەست، تۆ تەبەقەی بێ تەبەقەی زائیدەیەکی کەسیفی دەسە مردمانە منتەقەی دەفعەیە شا هەڵا خاتەوە دەفعەی دەوڵەتە عێراق هەڵا خاتەوە بۆ ئێشێ بێت تۆ کێی جزء کرێکارە جەهانیت، جزء خەباتە کرێکارانت جەهانی ئیسە چۆن خۆتت جەهان شمولۆ کردو دادەحفێتر بیخوێنەوە ئەمە ئەدەبیاتە ئینتەرناسیۆنالیستیە دەی گەلەکەمان نەشکاوە و هەرگیز ناشکێت و ئێستا لە هەموو کاتێ بەهێزترە لە هەموو کاتێ هۆشیارترە و یەکگرتووترە و خاوەنی تاقیکردنەوەی بە نرخ و گرنگە و ڕاستی بۆ دەرکەوتووە و ڕێبازی خەباتی ڕووناکە نەبە هێزی پرچەکی تازە بابەتی دژمن و ورە بەرئەدات و سەردا ئەنەوێنێن نەبە پڕوپاگەندەی هیچ لایەنێک ئەخەڵەتێ و ڕێگای چەو دەگرێت بە بڕوایەکی پۆڵایینەوە بە مەسەلە عادڵانەکەی و پشت بە هێز و توانا و وزەی خۆی و ئینجا پشتگیری گەلان و هێزی ئاشتی و ئازادی خوازەکانی دنیا دلێرانە بەرگری لە مافی نەتەوایەتی و مافڕەواکانی خۆی ئەکات. ئەمە لە باشترین حاڵەتە وەسە باوکێکی ئەحماق کەنیشکێکی زەریفی ێزیژێ کەنیشکەکەی من ژید و قینی تێ لە کوڕ و کوڕشتە گەنێکە و کەنیشکی بابایەسی و ئەشی وەجێ بێ دانیشێ نەسیحەتە دروستی کا و بژە ڕۆڵێکیان زەریفی و خۆجوانی و کوڕەنوارڕێ پێتاو هەواسە و خۆت بێت و بزانە چی ئەەکەیت و حەق خۆتە و حەق خۆت نییە و ناوە کەنیشکە باباس و کەنیشکە بابا کوڕەوە قینی تێ لە پیاگ و قسەی مۆفت ئەمە کاک تاها ئامدانەس ها ئەمە سەر مردم گەوجەکەی مردم دیهاتی تێڵی تۆ نایڵی مردم متەمەدنانە قسەکە نایڵی مردم پیچیدە حاڵی بوێ لە دنیای پیچیدە ئەمڕۆ نایڵی ئێژی بۆ کەر و قاتر قسەکەیت وایتە نایە ئاوەگیەکە و ماوە کوردی یەک خەی و یەک ڕێزوین و ئێژی بابەیە قسە بۆ کاو چواردانە کوڕی هەسن و گەرەکەم تەوەخۆمتە پێبا ئێمە قەومی یەکترین و قەومین و داوە قسانە چی و خواحڵی ناگرێت و بابە گیان تو حاڵیتە ئێمە کین ئەمە سەر مردمی ئێماوە کاولوگە دنیاوە دیهاتیمانەکانی ئەمە لای خۆی مانیفێستی نووساندە هەنگاڵ بڕیاک شەید ئاڕۆم و ئیبراهیم ئەحمەق و ئەم کردە زلانە وافرە زل و بۆ گەنە سەریان هەڵەسی پیا خەفاکاو ئەش ئەمەس بخوێنە دەمێدە بەڵێ سەیرەکە لێرەدایە تا ئێستا گەل بوون ئێستا لێرە بوونە جەماهیری شۆڕژێڕی کوردستان لەبەر ڕووناکی ئەو تاقیکردنەوە گرنگانەی کە گەلەکەمان لە ساڵانی پێشووی خەباتی سەختیدا دەستگیری بووە و بە پێی پێداویستیەکانی ئەم قۆناغەی بزوتنەوەی گەلەکەمان و تایبەتی باری ئێستای کام قۆناغی بزوتنەوەی گەڵەکە کاکە ئەمە ئەو ئەدەبیاتە سەخیفەسەوە شەو ڕۆژ گشتی ئەم ئەحمەقانە تکراریەکەن و لە پەکەکە تا کۆمەڵات
تا دموکرات بەڵێ ئەم قۆناغە ناوی چییە، چ شکلیە، چۆنە، بواسە، ئەم قۆناغە گشتی ئەم قۆناغەسە، قۆناغە ژێسیس، قۆناغە کلاشینکۆفە، قۆناغە دەوانچەس، قۆناغە چییە؟ ئەم قۆناغە بابەگیان تۆ بەیاننامە نووساگەتیا تەرحم مۆعزەلکەی بێژی ئەم مۆعزەلە ئەم مشکڵە چ شکلیە، چۆن حەلەوێوە، چۆن حەلەکەی مشتی شعارە ئەحمەقانە و قسەی مزەخرەف و تڕەهات و پڕۆپاگاندا داگەزەقەی یەکتری و بەمە ئێژی بەمە شۆڕەشە دروست کردە ئەی لە خۆت و ئەو شۆڕەشدا بەمە عیدەی هاتکردن و پێشمەرگەی تۆ دێ ئینسان چی بێژی پێدەویستەکانی ئەم قۆناغەی بزوتنەوەی گەلەکەمان و بە تایبەتی باری ئێستای بزوتنەوەکە و بۆ ئەوەی کە هەڵە کوشندەکانی جاران دووبارە نەبنەوە و ڕێبازی ڕاست و گونجاو لەگەڵ ناوەرۆکی بزوتنەوەکەدا خەباتی گەلەکەمان بەردەوام بێت و بەرەو سەرکەوتن بڕوات کە لە پاش هەرەسەکەی مارسی 1975ەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هاتە مەیدانی تێکۆشانەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان تێکۆشێ بۆ کۆکردنەوە و ڕێخستنی هێزە شۆڕژگێڕە نیشتیمان پەروەرە دیموکراتخوازەکان لە چوارچێوەی شێوەبەرەیەکی نیشتیمانی دیموکراتیدا بە جۆرێک کە هەموو هێز و نەیارە پێشکەوتن خواز و نیشتمان پەروەرەکان خەباتیان بە توندوتۆڵی یەکخەن واتە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێک نییە. تۆ سەیرە ئەم توڕەهاتە کە جبهە هاتکە جبهە دروستکە بەڵێ لەکوێ دنیا دیکتە جبهە بێت جبهە دروستکە چوار دانە هێزە مختلف تێن و یەکۆ جبهە دروستەکەن جبهە نایە جبهە دروستکە کورە بابە ئەم حیوانانە لەکوێ هاتکنە سەدەر کاورا هەندا وەڵە بەخۆی کێسی یەکێتی من جبهەم ئیسە بێنە ناو جبهە. بەڵێ جوان ئەی بەرەوێت و جبهەکە بەڵێ تۆ یەکێتی چۆ بووی سەرەتا کە یەکێتی ئێستا بانگەواز دەکەی دەڵێ وەرن دەی خۆی جارە تۆ یەکێتی نی قەرارە ببی بە یەکێتی کورە کاکە خۆی بەرە دروستەکە ئەمە نییە چواردانە حیزب بە یەکۆ بەرە دروستکەن بەرە هاتکە بەرە دروستەکە خودە بەرە هاتکە ئیستا حیزب بەخاتن ئەو بەرە خودە بەرە هەیکەلە مادیە عەجەب داستانی بەرەسازیەکەشیانەوەشکە سینەمایەکن بخۆن بات هێزی شۆڕژگێڕ کۆکاتەوە بەڵێ معلوم نیم هێزی شۆڕژگێڕە چ شکلیە کێس چۆنە واتە یەکێتی کورە کاکە مەشتی وامە تا ئێستا نەشنەوت کە جبهە بێ جبهە دروستکە وەسە جبهەیە ملی ئێران بێت جبهە دروستکە بەڵێ دێمە خۆی جبهە چۆن جبهە دروستەکە عەجیبە دیارە مۆجودیەت نەبووە تەنیا جبهەیەک نەبوو تەنیا جەلا تاڵەبانی بۆ و چوار کەس بە دەوروبەریەوە لە سووریا دانیشتون و ئەمەیان بڵاو کردوێتەوە وەرنە نێومانەوە وەرنێمە جبهەین کورە کاکە ئەمە بووە حکایەتە فلۆکسەکەی قاتبە وا ئەی فرۆشت سرخابیە یەشمیە خاڵخاڵ پەشمی کاوراوتی ڕەنگە فلۆکسەکە چییە وتی سرخابیە یەشمیە خاڵخاڵ پەشمی دێبڕۆ بیدۆزەرەوە جبهە هاتکە جبهە دروستکە هێزە پێشخەو نییە جبهە هاتکە جبهە دروستکە چەترە هاتکە چەتر دروستکە ئەمە خۆی چەترە هاتکە چەتر دروستکە
واتە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێک نییە و جێ حیزبی پێشڕەو ناگرێتەوە. تەواو چەتراتکە چەتر دروستکە، جبهە ساتکە جبهە دروستەکە. ئافرین ئەشەوبی لە شاناز وتی ئێمە ناوازین، تۆ مێژە لەگرا ناوازن. ئەمانە هەر کاریان ناوازبازی بکە. ئەمە سەر ئێژن جەلال زۆر لا ئەمەسە چۆلەکەی ڕەنگ کردەوە نرخە قەراری داییوە خەڵکەکە گشتی ئەحمەق و نەفەهم و هەروە من بەرەم بەرە دروستەکە، من خۆم بەرەم بەرە دروستەکە. حزبیش نییە ئێستا بۆ گەسۆ حیزب خۆیەژێ حیزب نییە، ئێستا بگونۆ حیزبایەتی دوو حیزبی سەرەکی حلیمە کوردستان حیزبیش یعنی ئەوەی لەم ڕێگە کوژیاگە گۆڕ بە گۆڕ چووگە، چون ئێستا بە پێچەوانی تەواوی و تڕەهاتانە سەوای بتکیانە. بەڵێ کاملن واتە یەکێتی نیشتیمانی حیزبێک نییە و جێ حیزبی پێشڕەو نەبام خەڵکە حاڵیکەم وەسە محەممەد پێغەمبەری ئیسلام و توێتی من پێغەمبەرە خوا فەرمانە جیهادی داگە بڕۆی شەڕ کوفارکەی عیدەیە بکوژێن 200,000 نەفەر بکوژێن لەم شەڕە، دوای 10 ساڵ پێغەمبەر بێژێن وەڵام من فرستادەی شەیتانە. من شەیتان هەناردنی دە ئێستا ئەمانەی وا کوژیاگن لە ڕێی خوا جیهادیان کردە شەهیدن یا تۆخمە شەیتانە کامیانە. دقیقاً لێرە شعاری ضد ئیمپریالیزم دەداوێت سەش خۆی لە باوەشی ئیمپریالیزمدایە و لەبەر سەهیۆنیزم کوڕە خۆی داردەسە سەهیۆنیزم خۆی لە 75 واوە تەموزە تەموو مژاوی بەحسیەکە خۆی داردەسە موسات ئیسرائیل. بەڵێ بەڵە جێ حیزبی پێشڕەو ناگرێتەوە، بەڵکو لە پێناو یەکگرتنی هێزە نیشتمان پەروەرەکان و لە ناوبردنی دەستەگەری و دووبەرەکیدا دروست بووە و ئەو هێزانەی تا ئێستا لە چوارچێوەیەکدا کۆبوونەتەوە لەسەر ئەم بنچینەیەکیان گرتووە بۆ خەباتکردن بە ڕێبازێکی پێشکەوتن خوازانە دژ بە ئیمپریالیزم و زایۆنیزم. لەسەر چی یەکیان گرتووە؟ لەشێ دژ ئیمپریالیزم و سایۆنیزم ئیستا یەک و یەکتان پەردەنشینە زایۆنیزم و ئیمپریالیزم. ئەو قسە زلانە ئەیکەن زایۆنیزم و ئیمپریالیزم داگی پێدان. دقیقاً دە ئێستا ئەوانەتان وا چووگن گۆڕوە گۆڕ شەهیدن یا گۆڕوە گۆڕ چوون کامیان؟ زۆر جوانە. بۆ خەڵکە لە خۆیان بپرسن وەخان بۆ خەباتکردن بە ڕێبازێکی پێشکەوتن خوازانە دژی ئیمپریالیزم و زایۆنیزم و کۆنەپەرستیدا وەشان بەشانی هێزە شۆڕژگێڕەکانی سەرانسەری عێراق لە پێناو عێراقێکی دیموکراتیدا. تەوەجۆ بکە ئیمپریالیزم کۆنەپەرستە، زەهیۆنیزم کۆنەپەرستە. بەڵێ بۆ چون پێش بەڕەوەندە مێژوو ئەگرن نایەڵن سوسیالیزم محقق بوێت، نایەڵن حسە ئازادی خوازیە ئینسان محقق بوێ، پێش بە ئازادی خوازیەگرن بۆیە مرتەجەن بۆیە کۆنەپەرستن. ئەنایسە دیکتە هاروگن بە ئامریکا پێشکەوتن ئەمریکا بە ئەمریکا فرەقە شەنگە بە فرە گەورەس ئایسا هاروگن ئەو وەختە پیان کە مرتەجەن بە ئەدەبیاتە کێ ئەدەبیاتە چەند بەڕەوەندە چی؟ بەڕەوەندە تاریخی. بەڕەوەندە تاریخی ئێشێ تۆ بێژی وەختە گەلە کووردە گەلە کورد تاقیبە چی کردە لە تاریخە؟ کامە ئیدەی ئازادی چۆن تاقیب کردە تا تۆ ڕەوایەتی وایە گەلە کورد وایدا. ئێستا بەحسە مێژووەکە بیخوێنەوە.
بەڵێ وەشان بەشانی هێزە شۆڕژێرەکانی سەرانسەری عێراق لە پێناوی عێراقێکی دموکراتیدا کە کوردستان لە چوارچێوەیدا بە ئۆتۆنۆمی ڕاستەقینە شاد بێ. هەڵا ئەویش هەر خواستەکەی ئۆتۆنۆمیە کە سەدام دای، بەڵام دەڵا ئەوەی کە سەدام دای ئۆتۆنۆمی ڕاستەقینە نییە. ئەمە ڕاستەقینە وا ئەمریکا داگی پێیان، ئەمە ڕاستەقینە کەس بێ شەرەف، ئەمە ڕاستەقینە کەس بێ شەرەفە کوڕە بێ شەرەفینە، حیزە کوڕە حیزینە، ئەمە ڕاستەقینە کەس، ئەمە ڕاستەقینە کەس وا بووگن بە ئەنتەرە دنیا ژێرخەوە دنیا. ئەمە سەر ڕاستەقینەکە بۆ درۆزنانە و بەڵێ ئەمە ئەو تەنیا ڕێبازەیە کە لەگەڵ جەوهەری پێشکەوتن خوازانەی بزوتنەوەی گەلەکەماندا ئەگونجێ و هەر هێزێک لەم ڕێبازە لا بدات و یەکێتی ڕیزەکانی گەل بشکێنیە زیان لە بزوتنەوەکە ئەدات و تاوانبار ئەبێت بەرامبەر بە گەل و بێگومان حکمی گەلیش زۆر تند و تیژە بەرامبەر ئەوە ئیستا گەل حکمی دای وتی گەوادە کوڕە گەواد گشتتان کوڕە قەحبەن و گشتتان شایستەی مردن ئەوە دای حکمی دا چون تۆ ئەو قسانەی وا ئیستەیەکی ئەمە نییە ئیستا بە پێی هەر ئەو قسانەی وا خۆت کردکتە تو خۆت ئەمە نییە حەفیەکی تری دەویستە گەل حکمی دا حکمی گەلیش ناکاڕێتەوە دقیقاً بێ شەرەفت تو لە سەهیۆنیزمە تو لە ئەمریکاییە بەچکە ئیمپریالیزم بەڵێ ئومیدوارم خەڵک تێبگەن ئێستا کە ئێمە بە کامە مەشروعیەت و بە کامە خوێندنەوە و لە دڵی کامە نەقدەوە بەم شێوەیە تند لە پێگەی خەڵکەوە ئەمانە ئەدەینە بەر پێلاقا و مەشروعیەتە کاکە خۆی نایژی گەل حکومەدا بەڵێ بەڵێ خۆی نەیگوت ئیستا ئەو خۆی 180 دەرەجە بە پێچەوانە ئیدعایەکە ئیکات ڕەفتاری کردە درست دێ حکمی چییە؟ بەڵێ من ئەوەڵ عەرزم کردی کوتمەت بە پێی ئەم بەیاننامەیە بێ ئێستا ئەمانە هیچ مەشروعیەتێکیان بەم بەیاننامەیە نێ هەر نەک بە قسەی خەڵک بەما مەشروعیەتی حکومڕانیان نییە تاریخەکەشیان خەباتەکەی جەلە ورگەیان ڕێبازی جەلال ئەمە سەر ڕێبازەکەی جەلال ئەمە سەر پۆفیوز ئێوە خجاڵەت ناکێشن تا دێ جوانتر دەبێت گەلی عێراقی نەبەز ئەم سیاسەتە چەوتە گەلی عێراق لە بەرامبەر چیان نەبەزیان لە بەرامبەر چییە گەلی عێراقی نەبەز بەڵێ ئەم سیاسەتە چەوتە دژمنانەیەی ئەمە دەبێتە کە سوڵتەی دیکتاتۆری بەعز لە کوردستاندا بە تایبەتی و لە هەموو عێراقدا بەگشتی پەیڕەوی دەکات و ئەو شەڕی براکوژیەی کە دەستی کردووت بە هەڵگیرساندنی نەک هیچ خزمەتێکی بەرژەوەندی گەلی عێراق ناکات بەڵکو گەورەترین زیانیشی پێ ئەگەیەنێ بگرە زیانێکی گەورە بە خەواتی گەلانی عەرەب دژی ئیمپەریالیزم و زایۆنیزم ئەگەر کورد برای عەرەبە کورد مەواتنە عێراقیە ئیتر تۆ ئەم حەقە سپەیشڵە چیە داوایەکەی دەی ئەگەر کورد برای عێراقیە ڕاگواستنە کورد بۆ جنوب عێراق بۆ ماڵکاو نییە بۆ ماڵکاو نییە مەگەر مڵکە مشاقنی دەژڵە گەلانی عەرەب ناڵە گەلی عەرەب گەلانی عەرەبیانی بە پێوەرە دەوڵەتیەکەی دەی کورد ئەو دەوڵەتە نییە چۆن گەلان بگرە زیانێکی گەورە بە خەباتی گەلانی عەرەب دژی ئیمپەریالیزم و زایۆنیزم ئەگەیەنێ و بە تایبەتی خەباتی گەلی فەلەستینی قارەمان کە ڕووبەڕووی ئیسرائیلی دژمن و گەورەترین پیلان بۆ لەناوبردنی بۆتەوە ئەرکی سەرشانی سوپای عێراق کوشتن و بڕینی گەلی کورد و وێرانکردنی کوردستان نییە بەڵکو ئەلکی بنچینەیی پیرۆزی ئەوەیە
کە بەرگری لە خاکی نیشتمان بکات و ئەوانە بکوژێ و ببڕێ کە لەسەر حسابی مافەکانی گەل سات و سەودا بم خاکەوە ئەکەن و سامانی عێراق بۆ هەر ئەم قسەوا کردی گیرەم تۆ جەریانێکی چەپی ئیستا گەرەکتە ئەرتەش بێریتە ناوە قیامەت و دەی لە فۆرموڵە لنی ئستفادەکەی تۆ ئێشێ ئەرتەش و ئەرتەشە عێراق بە نەغدێک لە حکوومەتە عێراق ئەیکەیت و لە وەزعیەتە مەوجود ئەیکەیت و لە کاولکاریەک کە ئەیکەیت و بەم نەتیجە بگەینی کە بێتن ئەو قیامەت و دەی کووە دەی تۆ داردەسە سپای ئێرانی داردەسە شای تۆ لەگەڵ موساتە ئیسرائیلا ڕێکەوتگی ئەرتەشە عێراق بۆ ناوێ پلامارە بادەی خۆ تۆ بیستە ئەگەر ئێمە متەهم نەکەیت تۆ خۆت مەواتە عێراقیت تۆ بە عێراقی بوون قساکەی تۆ بۆ گەلن لە بەزە عێراق قساکەی تۆ بۆ برا عەرەبەکانە قساکەی تۆ بۆ ئەرتەشە میلی عێراق قساکەی پەدەر سوختە کورە پەدەر سوختەی پەرچی کرماشانی واتنی تخمە هەڵەپەڵە ئێوە تخمە هەڵەپەڵان لە سیاسەتە تخمە هەڵەپەڵە زانی وەکێژن وە خراوکارێ وا ڕۆژێتێکی سەڵ پیاگاوێت لێو دادوگیانەوێ معلوم نییە کاورایانی کێس ئێوە معلوم نییە کێ تخمە هەڵەپەڵە کاک تا دێر درەنگانە و دێر وەختە نیش زۆرمان بە قێدانێ بۆ ڕۆژێکی تر باش لە خزمەتتان کاکیش کاک تاها و یارانە کوردەوار ئەو بەرخوردە کە بە ئەمانە کریا لە میزانە پڕڕووی و حانقیانەکەین و پاڵیان داگەسۆ و ئەمە 50 ساڵە قسەی تڕەهات ئەکەن بەسەر ئەم مردمە و ئەم مردمە نەیزانی لەکوێوە دەستیان بۆ بووە نەیزانی ئەوە بەیاننامەکەی جەلال و ئیبراهیم ئەحمەق و ئارام و ئەوانەسەوە ئەمانە فرەپی ئێناسن هاو حەلەق و بەلەق و تڕەهاتی وایەوە بیستەتە ئەم تخمە هەڵە و پەڵانە هەڵە پەڵانە لەسەر سەرزەمینە ئێمە حاکم بووکن بۆیە ئەمە وەزع مردمەکەمان بۆیە ئەمە وەزع مردمە کوردان بۆی لە سەرزەمینە کوردان وایە بێتکە 50 ساڵە یەک نەفەر نەقدی نەکرد یەک نەفەر ئەمانەی نەقد نەکرد کەس چون گشتیان شەکڵ یەکتری درستە ئێوە فەرمایشێکتان هەست بفەرموون تاقەتی وڵات تەنیا دەستخۆشی لە جەناب تو زۆر سپاس ماندوویتان پێوە دیارە لەوە زیاتر وەختان ناگرین زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەوانەی کە دانیشتن بە دیارمانەوە زۆر سپاسان دەکەین یاریانی عەزیز دەستان خۆش بکەن شەو شاد